بەڕێزان دانیشتنەکە دەست پێکەین ئەگەر لە جێی خۆتان دانیشن بێ زەحمەت. لە شوێنی خۆتان دانیشن. بەناوی خوای بەخشندەی میێرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتنەکەمان دەست پێکەین بەڕێزان دانیشتنی ژمارە 9 ئاسایی وەرزی دووەمی ساڵی یەکەمی خولی پێنجەمی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بەڕێ سەرۆکی پەرلەمان بەهۆی ئیلتیزامی و سەردانێکیەوە بۆ شاری هەڵبژاردن نەیتوانی بەشدار بێ بۆی بڕگەی 19 پەیڕەوی ناوخۆ ئەم دانیشتنە دەست پێکەین. ئێستش داوا لە بەڕێ سکرتێری پەرلەمانی کوردستانەکەین پوختەیەک لە دانیشتنی پێشووتر و ناوی ئامادە نەبووان لە دانیشتنی پەرلەمان و کۆبوونەوەی لیژنەکان بە مۆڵەت و بێ مۆڵەت لەگەڵ بەرنامەی کار بخوێنێتەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادە 5 و بڕگەکانی یەکەم و دووەم لە مادەی 16 و بڕگەکانی سێیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم و دووەم و سێیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 و مادەکانی 47 و 48 و 52 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بڕیاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 9 ئاسایی خولی پاییزەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردنی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنەوەڕۆ ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 10/12/2019 بەم شێوەیە بێت. یەکەم خوێندنەوەی دووەمی پێشنیازی یاسا ڕێکلامی بازرگانی لە هەرێمی کوردستان داش عێراق بەپێی حکمی مادەکانی 1970 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دووەم خوێندنەوەی یەکەمی پێشنیازە بریاری ڕۆژانی بوونە فەرمیەکانی نەتەوەی تورکمان بەپێی حکمی مادەکانی 1970 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان و پێی حکمی بڕگەی چوارەمی مادەی 48 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق لەسەر داوای ژمارە یاسایی ئەندامانی پەرلەمان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بە زیادکردنی بڕگەیەک بە ڕێزبەندی سەیەم بۆ بەرنامەی کاری دانیشتنی ژمارەی 9 ئاسایی ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 10/12/2019 بەم شێوەیە خوارەوە بێت. سەیەم قسەکردن و تاوتوێکردنی پرسی کێشەی کارەبای نیشتیمانی و دابشکردنی سوتەمەنی لەم وەرزی سەرمایەدە بەسەر هاوڵاتیان. پوختەی دانیشتنی ژمارە 8 ئاسایی ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 4/12/2019 بەم شێوەیە خوارەوە بوو. یەک دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. دوو خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن و ناوی ئامادەنەبوون و ناوی ئامادەنەبوونی ئەندامانی دانیشتووی پێشوو بە مۆڵەت و بێمۆڵەت و ناوی ئامادەنەبوو ئەندامانی لە کۆبنەوەی لەژنە هەمیشەیەکان بە مۆڵەت و بێمەوەڵات لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سێ دەستپێکردنی بەرگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. چوار دەنگدان لەسەر پێداچوونەوەی چەند مادە و بڕگەیەکی یاسای ژمارە 3 ساڵی 2019 یاسای بەخاوەنکردنی ئەو زەویانە زیادەڕۆیان لەسەر کراوە لە سنووری شارەوەنیەکان لە هەرێمی کوردستان داش عێراق دوای گەڕانەوەی لەلایەن بەڕێز سەرۆکی هەرێم بە بریاری ژمارە 4 ساڵی 2019 سەرۆکایەتی هەرێمی کوردستان. 5 خوێندنەوەی یەکەم بۆ پێشنیازی یاسای مادە هۆشبەرەکان و کارتێرەکانی عەقلیەکان لە هەرێمی کوردستان داش عێراق 6 خستنە ڕوو خوێندنەوەی بیرۆکەی پەرلەمانتار بەڕێز لەنجە ئیبراهیم عەبدوڕەحمان سەبارەت بە بەرز ڕاگررتنی ڕۆژی جیهانی قوربانیانی جینۆساید. 7 دواخستنی دانیشتنی لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ ڕۆژی سێشەممەی ڕێکەوتی 10/12/2019. بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراویان بەبێ مۆڵەت ئامادە نەبوو بۆ دانیشتنی ژمارە 8 ئاسای خولی پاییزەی لە بڕواری 4/12/2019 بەیانیەکەی. 1 ئەوبەکر عومەر عەبدوڵڵە مۆڵەت. 2 جەلال محەممەد عەبدوڵڵە مۆڵەت. 3 زیاد جەبار محەممەد مۆڵەت. 4 زانە خالید اسماعیل مۆڵەت. 5 سەروان محەممەد عەلی مۆڵەت. 6 شنۆ عەشقی عەبدوڵڵە مۆڵەت. 7 شیرین ئەمین عەبدولعەزیز مۆڵەت. 8 شێرکۆ جەودەت مستەفە مۆڵەت. 9 عوثمان علی اسماعیل مۆڵەت. 10 گولستان باقی سلەیمان مۆڵەت. 11 هاوڕێ بنە محەممەد مۆڵەت. 12 هەلەس ئەحمەد محەممەد مۆڵەت. ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراویان بەبێ مۆڵەت
ئامادە نەبوو بۆ دانیشتنی ژمارە هەشتی ئاسایی خولی پاییزە لە بڕواری 4 2019 ئێوارەکەی لە دانیشتنی دووەم ئازاد ئەکرم بەهرام مۆڵەت باپیر کامەلە سلێمان مۆڵەت سعید مستەفا تەتەرخان مۆڵەت عەبدولسەتار مەجید قادر مۆڵەت محەممەد سعدەدین ئەنوەر مۆڵەت هیمداد سەباح بیلال مۆڵەت ناوی ئەو ئەندامانەی کە مۆڵەت پێدراویان بەبێ مۆڵەت لە کۆبنەوەی لێژنە هەمیشەیەکانی پەرلەمان ئامادە نەبوون ناوی لێژنە لێژنەی داکۆکردن لە مافی ئافرەت لە 8 2019 ئاشنا عەبدوڵڵا قادر مۆڵەت بەکاری لێژنە جەلال محەممەد عەبدوڵڵا مۆڵەت بەدری ئیسماعیل سعید مۆڵەت پەیوەندیەکانی ڕەوەندی کوردستانی 9 2019 کاروان عەبدوڕەحمان مۆڵەت ژیان تاهر ئەحمەد مۆڵەت شیرین یونس عەبدوڵڵا مۆڵەت محەممەد سعدەدین ئەنوەر مۆڵەت لێژنەی ڕۆشنبیری کۆمەڵگەی مەدەنی وەرزش و لاوان 9 2019 جەلال محەممەد عەبدوڵڵا مۆڵەت فەیسەل عەباس عەولە مۆڵەت لێژنەی کاروباری تەندروستی و ژینگەی ماف بەکاربەر 9 2019 مسلم عەبدوڵڵا ڕەسوول مۆڵەت لە لێژنەی تر کۆبنەوەی هەبوو جەلال محەممەد ئەمین مۆڵەت لە لێژنەی تر کۆبنەوەی هەبوو لوقمان حەمەد حاجی مۆڵەت لە لێژنەی تر کۆبنەوەی هەبوو لێژنەی کاروباری پەرلەمان و سکاڵە 9 2019 شایان کاکە ساڵح مۆڵەت ڕاهی ڕەهبەر ئیبراهیم ئامادە نەبوو سەروان محەممەد عەلی ئامادە نەبوو زۆر سپاس زۆر سپاس بەڕێ سکرتێری پەرلەمان پێشەوەی دەست بە بڕگەکانی دانیشتەکەمان بکەین بە ناوی دەستەی سەرۆکایەتی و سەرجەم پەرلەمانتارە بەڕێزەکان زۆر بە گەرمی بە خێراتنی بەڕێز وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان و ستافە بەڕێزەکانیانەکەین و هەروامانەوێ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئاگادارکەینەوە بەڕێزان دوای ئەوەی کە دوێنێ بە پێی حکمی بەرگەچواری مادەی 48 بەرگەیەکمان ئیزافە کرد بۆ کارنامەی ئەم ڕووی دانیشتنی پەرلەمانی کوردستان بە سوپاسەوە دوێنێ بە پێی مادەی 53 بەڕێز وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان خۆی داوای کرد کە لە بڕگەی سێەم لەم دانیشتە بەشدار بێت و ئینشاڵە لە بڕگەی سێەم بەشدارە بێت لەگەڵمان ئێستاش دەست بە جێبەجێکردنی بڕگەکانی بەرنامەی کارەکەین نقطە نیزام کاک فەرمو بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمانی کوردستان لە بەرنامەی کاری پەرلەمانی کوردستان خاڵی دووەم بۆنەکانی تورکمانیە بۆنەی ڕۆژی خوێندنی تورکمانی لە هەولێر 1993 دەستی پێکردووە و بۆنەی ڕۆژنامەگەری تورکمانی کە یەکەم ئازاد نقطە نیزامەکە چیە گیانەکە باوەکەی بڕچ یەک دقەیە نقطە نیزامەکە چێ پێمان بڵێ یەکتە نیزامەکەی لە بەرنامەی کار لێچان ئیمزا هەیە و لێچان ئیمزای سەرۆکی پەرلەمان نیە لێ دەمێ ئەوەی ڕوونکردنەوە ناکاگازادەوە مەجال نادەم نقطە نیزام ساراخان فەرموو بەر بکوژێنەوە کاگاز دەمانێت بزانین سەبەبی چیە کاگازات نقطە نیزام نیە گەبا ساراخان پێشکەشی کەوتە بەڕێز سەرۆکی پەرلەمان من سارە چاوشلی داوا دەکەین گۆڕانکار لە ڕزبەندی بەرنامەی کاردا بکرێت بڕگەی دووەم بکرێتە بڕگەی یەکەم بۆ نەفەرمیەکانی تورکمان بکرێتە بڕگەی یەکەم زۆر سوپاس سیفەتی بەپەلەی بدرێتێ بۆیە داوا دەکەین زۆر سوپاس نا ئەو بڕگەی لە ئاڵوگۆڕکردن سیفەتی بەپەلە نیە ئەو مادەیەکی ترە بەڕێز ئەو پێشنیاری بەڕێز ساراخان چەند کەس پشگیری ئەکات یعنی ئەبێ سێ کەس پشگیری بە پێی مادەی 48 بۆ ئەوەی پەرلەمانی کوردستان دەنگی لەسەر باسەر ئاڵوگۆڕی بڕگەکانی بەرنامەی کار فەرموو بەڕێزان بە پێی مادەی 48 بڕگەی سێیان پێشنیارێک هەیە لەلایەن بەڕێز پەرلەمانتار سارا و سێ پەرلەمانتاری بەڕێزیش پشگیریان کردو لەسەر ئاڵوگۆڕی بەرنامەی کار چەند کەس لەگەڵەوەیە ئەم ئاڵوگۆڕە لە بەرنامەی کار بکات دەست بەرزکاتەوە بەڕێزان ئاڵوگۆڕەکە ئەوەیە بڕگەی دووەم خوێندنەوەی یەکەمی پێشنیازە بڕیاری ڕۆژانی بۆ نەفەرمیەکان لە جیاتی بڕگەی دووەم بێت لە بڕگەی یەکەما قسەی لەسەر بکرێ چەند کەس لەگەڵە با دەست بەرزکاتەوە لە کاتی دەنگدان گفتوگۆ ناکرێت بەڕێزان کاک بژمێرە حەزەکەی هەندێک دەستیان دانا با بژمێرێتەوە بۆی دڵنیا بێت لە دەنگدانەکە
بە دەنگی 58 پەرلەمانتاری بەڕێز ساڵ و گۆڕ لەو بڕگەی بەرنامەی کارەکەین. ئێستا بەڕێزان دەست بە فەرموو کاک عەلی ئەگەر نوقتە نیزامی بێزە. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئێستا کێشەی کارەبا و کێشەی سوتەمەنیش بەشێکە لە بڕگەکە، چکە ڕەنگە ئەم دوو بابەتە درێژ بکێشێتەوە، فریای دانیشتنی ئەمڕۆ نەکەوین و بۆ خەڵکی کوردستانەوە بابەتێکی ئانیە، بۆیە من پێشنیارەکەم ئەوە بکرێتە خاڵی یەکەم، خاڵی سێم بکرێتە خاڵی یەکەم ئەگەر وەزیری کارەبا ئامادەیە. بەڕێز کاک عەلی، ئێمە ئەو بابەتەمان خستە دەنگدان و دەنگی 58 پەرلەمانتاری هێناوە، بۆیە ئێستا ئێمە دەست بە جێبەجێکردنیەکەین، دانیشتەکان گرنگن، بەردەوامیان پێ ئەیین و دانیشتنی ئامادەبوونی بەڕێز وەزیری کاربا لەسەر داوای خۆیەتی بۆ خستنەڕووی ئەو داتا و زانیارانی کە وەزارەتلایەتی بە پێی مادەی 53 ئەندامانی ئەنجومەنی وەزیرانەتوان لەسەر داوای خۆیان بەشداری دانیشتەکانی پەرلەمانی کوردستان بکەن و گفتوگۆ بکەن. ئێستا دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆکەین. بڕگەی دووەم ئەبێتە بڕگەی یەکەم، داوا لە بەڕێز لیژنە یاسایەکەم فەرموو بێنە شوێنی خۆیان. بابێن جا. باش ڕوو بەکەن سەر چاو بەڕێزی بەخێر بێ. بەڵێ بەڕێزانن دامانی پەرلەمان داوا لە لیژنەی یاسایەکەم فەرموو کاک بژار. بەڕێز سەرۆکی پەرلەمان، پێشنیازە بڕیاری ڕۆژانی بوونە فەرمیەکانی نەتەوەی تورکمان کە لەلایەن ژمارە یاسای ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە. ئەم پێشنیازە بڕیارە لە سێ مادە پێک هاتووە لە گەلهۆیەکانی دەرچووەندن. ناوی ئەندامانی پەرلەمان ئەوانەی کە واژۆیان کردووە ئەمانەن: 1. محمد سعدالدین انور. 2. امداد صباح بلال. 3. آزاد اکرم بهرام. 4. جنان جبار بویا. 5. روبینا اویلمک. 6. رومیو هکاری. 7. سارا دلشاد بکر. 8. هیویدار احمد سلیمان. 9. بهمن کاک عبدالله احمد. 10. بابیر کامالله سلیمان. 11. امید عبدالرحمن حسن. 12. یاسین خضر طه. 13. دكتور محي الدين حسن يوسف. 14. فيصل عباس عولا. 15. علي حما صالح. 16. منى نبي قهوجي. 17. بجار خالد كوچر. برئیس سروکی پارلمان ئێمە لژنەی کاروباری یاسایی پەرلەمان داوا لە بەڕێستان دەکەین ئەم پێشنیازە بڕیارە ئاراستەی لژنە پەیوەندیدارەکانی پەرلەمان بکرێت. سوپاس. بەڵێ بەڕێز سوپاس بۆ بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی کاگە و بەکر کاک سۆرانەیە و نقطەی نیزامیتانە بوو. کاگە و بەکر فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو پێشنیازە یاسایی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەرەکرێ پێم وایە پەیوەندیدارە بەشێکی بە وەزارەتی بازرگانیەوە، لەبەرەوە دەبوایە بەڕێز وەزیری بازرگانیش هاوشێوەی وەزیری ڕۆشنبیری وەزیری شارەوانی و گەشت و گوزار لێرە ئامادەبوونە. زۆر سوپاس بۆ کاگە و بەکر. بەڕێزان هەر بۆ زانیاری ئێوەی بەڕێز و خۆشەویست ئامادەکردنی راپۆرتی هاوبەش لەسەر پێشنیازە یاسای ڕیکلامی بازرگانی بە ئامادەبوونی خودی بەڕێز وەزیری بازرگانی بووە لە چەند ڕۆژی پێشووتر و ئێستاش نوێنەری وەزارەتی بازرگانی لێرەیە و لە بەڕێز وەزیر ئێرەم بۆ کاروباری پەرلەمانیش هەر ڕاوسەرنج و تێبینیەکی وەزارەتێ بێفەر. کاک سۆران فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئێمە لە هەفتەی نۆ لە دانیشتنێکی ئاسایی پەرلەمان هەمواری پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانمان کردووە. تا ئێستا نە لە وەقایع بینیومە نە چاپی نوێمان لەبەردەستە، بۆیە داوای ڕوونکردنەوەکەم و پێویستیشمان پێیەتی چونکە ناوی لیژنەکانیش گۆڕا و لێرە گۆڕانکاریەکان نییە. زۆر سوپاس. دەست عومەر بەڵێ تێبینەکەت و نقطە نیزامیەکەت پەسەندە داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمان و بەڕێوەبەرایەتی کاروباری پەرلەمانەکەی ئەم بابەتە چارەسەرکەن و پەیڕەو بەو تعدیلاتانەی کە هەیە چاپ بکرێتەوە و بڵاویش بکرێتەوە. کاک مەم فەرموو.
ئەگەر نقطەی نیزامە لەسەر بڕگەکانی بەرنامەی کار کاک مەم تکایە. بەڕێز سەرۆکی پەرلەمان جەنابەت تەوزیحێکە داوتێ دانیشتنی بڕگەی سێم کە پەیوەنددارە بە کێشەی کارەبا لەسەر داخوازی وەزیری کارەبا بووە. نەخێر نامەوام نەوت نەخێر ئامادەبوونەکەی خێر کاک تکات لێکم قسەکە تەواوکەم بەڕێز کاک مەم تکایە. ئێمە وتمان بە پێی مادەی 48 بڕگەی چوارەم لەسەر ڕێژمارەی داوای ژمارەی یاسای ئەندامانی پەرلەمانی بەڕێز بابەتێک داوا کرا ئیزافە بکرێت بۆ بەرنامەی کار. دوای ئەوەی کە ڕاگەیەندرا بەیاننامەی سەرۆکایەتی پەرلەمان بڵاو کرایەوە بەڕێز وەزیری کارەبا بە پێی مادەی 53 خۆی داوای کرد لەسەر داوای خۆی بێت بەشدار بێت لەو بڕگەی پەرلەمانی کوردانیشتنی پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی داتا و زانیاریەکانی وەزارەتی کارەبا لەسەر کەمی کارەبا بۆ ڕای گشتی پەرلەمانتارە بەڕێزەکان ڕوون کاتەوە. کەواتە دەستپێشخەریەکە لەو 12 پەرلەمانتارەی بەڕێزە بووە کە دانیشتنەکە هەروامان وتووە بەڵێ ئەوەی سەرۆکی پەرلەمانی ئیشارەتی پێکرد. بەڵێ سوپاس. نقطە نیزامە فەرمو. بەڕێز سەرۆکی پەرلەمان دانیشتنی ڕابردوو پرسیارێکم ئاراستی سەرۆکایەتی پەرلەمان کرد کە هیچ ڕێکارێک گیراوەتە بەر بۆ ئەوەی کە بە حکومەت بوترێ ئەو فترە زەمەنی کە دیاری نەکراوە بۆ دامەزرانی دەرچوانی خان ئەو نقطە نیزام نیە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز نقطە نیزام نیە پەرلەمان من پێویستیم بە وەڵامە لەبەر ئەوەی پرسیارتان ئەوە نقطە نیزام نیە بەڕێزان سپاس بۆ لیژنەی یاسایی. ئێستا ئەو پێشنیازی یاسایی بۆ نەفەرمیەکانی تورکمان ئاراستەی لیژنەی یاسایی یەکەین و لیژنەی گشت ئەندامانی پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی راپۆرتی لەسەر ئامادەکەن. نقطە نیزامە فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ببورن ئەو پرۆژەیە پێشنیازە یاسای ئاراستەی لیژنەی یاسایی لیژنەی ڕۆشنبیری و سەرجەم ئەندامانی پەرلەمانی بەرپرسانەکەین. فەرموو کاگەز. مایکەکەت مایک. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەرەوەی هەر 20 ڕۆژێک مایە خولی پایزە خلاص بێ داوا دەکەین سلفەکی ئیستعجال بۆ بۆنەکانی تورکمانی بکرێتن. سوپاسان دەکەین. بەبەستە لەسەر ئامادەکردنی راپۆرتە بە پێی مادەی 92. بەڕێزان بە پێی مادەی 92 بۆ پێخشینی خەسڵەتی بەپەلە بە ئامادەکردنی راپۆرت لە ماوەی هەفتەیەک لەسەر ئەم پێشنیازە یاسایە ئەم پێشنیارە هەیە چەند کەس لەگەڵ ئەم خەسڵەتە بەپەلەی پێ بدرێت دەست بەرزکاتەوە. مشکلە نیە باشەکە چەند کەس تکایە بەدەنگی 55 پەرلەمانتار سفەتی بەپەلە دەینە ئامادەکردنی راپۆرت. ئێستاش دەست بە جێبەجێکردنی بڕگەی دووەمی پەرلەمانەکەین. نقطە نیزامەکە کاروان لەسەر چه خاڵێک؟ بەڕێز سەرۆکی پەرلەمان هەڵبەت من احترامی زۆرم بۆ ڕۆژی نیشتیمانی خوشکبرا تورکمانەکەمان بەڵام یەک دنیا کێشەی گەورەترمان هەیە لەم پەرلەمانەکە کاکاروان نقطە نیزام نییە. نقطە نیزام نییە کاکەوان ڕێگەت پێ نایم نقطە نیزام نییە. پێکاتەی تورکمان پێکاتێکی ئەسیلی ئەم وڵات یاسا و بنەما دەستوریەکان مافەکانیان پارێزراوە بۆیە ئێمە مامەڵەیەکی پەیڕەوی ئەەکەین بە پێی مادەی 92 پێشنیاری کراوە خەسڵەتی بەپەلە بدرێ و دەنگی هێناوە ئێستا چینە سەر جێبەجێکردنی بڕگەی دووەم. بڕگەی دووەم کاک سۆران تکایە کاک فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 92 دەڵێ پەرلەمان بە خەسڵەتی بەپەلە دەڕوانێتە پرۆژە و بڕیاری تایبەت بە بودجە و ئیعتیماداتی زێدەگی و ژمێرەی کۆتایی. و هەروەها دەتوانێت بڕیار لەسەر بابەتێکی تری بەپەلە بدات کاک سۆران ئەوەش لە بڕگەکە هەیە. ئێمە هەفتەی پێشوو بابەتی بەپەلەمان بڕیار داوە هەفتەی داهاتوو پرۆژەی چاکسازی دی. کاک سۆران تەواو نقطە نیزامی نەبوو. جێبەجێکردنی بڕگەی دووەم کە خوێندنەوەی دووەمی
پرۆژە یاسای ڕیکلامی بازرگانیە بۆیە داوا لە بەڕێزان لە لیژنەی یاسایەکەین تەنها دەستەی سەرۆکایەتیان لێرە بمێنێت ئەندامانی تری بەڕێز بچنەوە شوێنی خۆیان و داوا لە هەوا بەڕێزان ئەندامانی پەرلەمان لە دەستەی سەرۆکایەتی لیژنەی ڕۆشنبیری و شارەوانیەکەین ئەوانیش بێنە شوێنی ئێس خۆیان. بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان ئێستا دەست بە جێبەجێکردنی بڕگەی دووەم لە بەرنامەی کارەکەین کە خوێندنەوەی دووەمی پێشنیازە یاسای ڕیکلامی بازرگانیە. بەڕێزان هەروەک ئاگادارن لە دانیشتنی ژمارە 6 ئاسایی وەرزی دووەم کە لە ڕۆژی 30 بەڕێوەچوو خوێندنەوەی یەکەم بۆ پێشنیازە یاسای ڕیکلامی بازرگانی لە هەرێمی کوردستانی عێراق هەرێمی کوردستان داش عێراق کرابوو و ئاراستەی هەرسێ لیژنە بەڕێزەکە لیژنەی یاسایی لیژنەی ڕۆشنبیری لیژنەی شارەوانی و تێکڕای ئەندامان کرابوو و لەبەر گرنگی و بایەخی ئەم پێشنیازە و بە لەسەر پێشنیازی بەڕێزانیش پەرلەمانی کوردستان ئێمە لە دانیشتنی پێشووتر گفتوگۆ لەسەر خوێندنەوەی دووەممان دواخست بۆ دانیشتنی ئەمڕۆ و لیژنە هەمیشە ئەم سێ لیژنە هەمیشە بەڕێزە راپۆرتی خۆیان لەسەر ئامادە کردو بە ئامادەبوونی بەڕێز وەزیری بازرگانی. ئێستا داوا لە لیژنەی تایبەتمەند دەکەین بە پێی حکمی مادەی 87 بڕگەی یەکەم و دووەم دەقی ئەو پێشنیازە یاسایی کە لەلایەن ڕێژەی یاسایی پەرلەمانتارانی بەڕێز پێشکەش کرابوو واتە ئەسڵی دەقەکە ئەوەی کە پێش خوێندنەوەی یەکەم خرابوو ڕوو پێشکەش کرابوو ئەوە بخوێندنەوە دواتر داوا لە لیژنەکانی ترەکەین بۆ ئەوەی ڕقی راپۆرتەکەشیان بخوێندنەوە دواترە خەینە بەردەست ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆی بە پێی مادەی 87 بڕگەی یەکەم و دووەم ئێوە بڕیاربن کامیان ببێتە بنەما بۆ گفتوگۆکردن. فەرموون بەڕێز لیژنەی تایبەتمەند. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەو پێشنیازە یاسا ئەسڵەکەی کە ئاڕاستی لیژنەی ڕۆشنبیری کرابوو ئەم پرۆژێکە بۆتانە خوێنمەوە. پێشنیازی یاسای ڕکلامی بازرگانی لە هەرێمی کوردستان بەشی یەکەم بڕگە گشتیەکان مادەی یەکەم مەبەستی ئەم دەستەواژە و زاراوانە لەم یاسایەدا هاتوون ماناکانی لە بەرامبەریان نووسراوە. یەکەم هەرێمی کوردستان داش عێراق، دووەم حکومەتی هەرێمی کوردستان، سێم وەزیری ڕۆشنبیری و لاوانی حکومەتی هەرێمی کوردستان، چوارەم وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکومەتی هەرێمی کوردستان، پێنجەم حکومەتە خۆجەیەکانێکی کارژێڕی پارێزگاکانی هەرێمی کوردستان داش عێراق، شەشەم ڕکلامی بازرگانی چالاکیەکە کە لە ڕێگەی بەکارهێنانی کەناڵەکانی ڕاگەیاندن و هۆیەکانی پەیوەندیکردن بە ئامانجی برەودان بە کاڵا یان خزمەتگوزاریەک بۆ مەبەستی هاندانی بەکاربەر بۆ کڕینی یان بەکارهێنانی. حوتەم داخوازیکاری ڕکلام کەسێک یان لایەنێکە کە داواکاری ڕکلامەکە بۆ مەبەستی بەرزکردنەوەی ئاستی فرۆشتنی بەرهەمەکانی. هەشتم بەرهەمهێنی ڕکلام کەسێکە یان کۆمپانیایەکە کە ڕکلام بەرهەم دەهێنێت بە پێی داخوازیکاری ڕکلام دەبێت بۆ مەبەستی بڵاوکردنەوەی جەماوەری. نۆیەم بڵاوکەرەوەی ڕکلام کەسێک یان لایەنێکە کە ڕکلام بە شێوەیەکی جەماوەری بڵاو دەکاتەوە بۆ ئەم بڵاوکردنەوەیش پەنا دەباتە بەر کەناڵەکانی ڕاگەیاندن یان هۆیەکانی پەیوەندیکردن. دەیەم کەناڵەکانی ڕاگەیاندن واتە تەلەڤیزیۆن، رادیۆ، ماڵپەڕە ئەلکترۆنیەکان و بڵاوکەرەوە خولەکیە چاپکراوەکان. یازدەیەم هۆیەکانی پەیوەندیکردن واتە تۆڕەکانی ئینتەرنێت و تەلەفۆن و ئەو پرۆگرامانەی پەیوەندیکردن کە لە ڕێگەی مۆبایل و پەیوەندیکردنەوە ئەنجام دەدرێت. دوازدەیەم هۆیەکانی گواستنەوە جۆرەکانی ئۆتۆمبیل و پاس و ماتۆڕ و پاسکیل و شەمەندەفەر و فڕۆکە دەگرێتەوە. سیازدەیەم کاڵا بەرهەمێکی پیشەسازیان کشت و کاڵیا خو گوێزەرەوە یان مادەی سەرەتاییان هەر بەرهەمێکە بکێشرێت یان بپێورێت و ڕکلامی بۆ بکرێت. مادەی دووەم مەودای بەکارهێنانی ئەم یاسایە بۆ هەر ڕکلامێکی بەرهەمهێنرا و ڕێکخراویان بڵاوکراوە لە هەرێمی کوردستاندا بەکاردێنرێت. بەشی دووەم پێداویستی و ڕێگە پێنەدراوەکان. مادەی سێم پێداویستی گشتیەکان بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕکلام. یەکەم دەبێت ڕکلام ڕازگۆیانە قابلی تێگەشتن و ڕوون و ڕەوان بێت.
دووەم ئەو ڕکلامە چاپکراوانە پێویستیان بە مۆڵەت هەیە دەبێت ناوی ئەو لایەنەی مۆڵەتی داوا و هەروەها ژمارەی مۆڵەتەکەشی لەگەڵدا بێت. سێەم لە کاتی بەکارهێنانی زانیاری ئاماری و ئەنجامەکانی توێژینەوەدا دەبێت سەرچاوی گونجاوەکان پەیوەست بکرێن. چوارەم لە ڕکلامی ئەو کاڵای قابلی ئاگرکردن یان مەترسیدارە دەبێت ئاماژە بە تایبەتمەندیەکانی ئەو کاڵایە بکرێت. مادەی چوارەم ئەم چالاکیانەی خوارەوە لە بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕکلامدا ڕێگە پێنەدراون. یەکەم ڕکلامی ئەو چالاکیانی کە پێویستیان بە مۆڵەتە بەڵام بۆڵەتیان وەرنەگرتووە. دووەم ئەم یاسایە ناشێت بۆ هەر چەشنە ڕکلامێکی سیاسی ئاینی یان جێگای ئاینی و هەر چەشنە هەواڵ و زانیاریان ڕاگەیاندکراوێک جگە لەو چالاکیانەی پەیوەندیان بە بازرگانی یان بە بازاڕکردنەوە هەیە بەکاربهێنرێت. سێم ئەگەر ناکۆک بێت لەگەڵ پرەنسیبەکانی پەیماننامە نێودەوڵەتیەکان. چوارەم ڕکلام ئەو بەرهەمەی بەپێی یاسا و ڕێنمایەکانی حکومەت قەدەغە و ڕێکەپێنەدراون بۆ بەرهەمێنان و بازرگانیکردنیان هاوردەکردنیان لە ڕێگەی سنوورەکانەوە. پێنجەم ئابڕوو چاکە ناوبانگی پیشەی تاک یان توێژێک پێشێل بکاریان لە ڕێگەی بەراوردی نادروستە و لە نرخی بەرهەمەکانی خەڵکانی ترکەم بکاتەوە. شەشەم ڕکلام ئەو بەرهەمە نەسێلمێنراوانی کە پێویستە ڕەچاوی پێوەرەکانی ستانداردی جۆرێتی و تەندروستی بە گوێرەی یاسا و ڕێنمایەکانی هەرێمی کوردستان بکەن. حوتەم ببێتە هۆی سەرهەڵدان نیکردەیەک یان کۆمەڵەکردەیەک کە لە دژی یاسا و ڕێنمایەکانی هەرێم. هەشتم ڕکلامی ئەو پرۆژانەی کاریگەری خراپیان لەسەر ژینگە هەیە و ناکۆکن لەگەڵ یاسا و ڕێنمایەکانی ژینگە پارێزی لە هەرێمدا. نۆیەم هاندەر بێت بۆ توندوتیژی و پۆرنۆگرافی و استقلالی جنسی یان دەبێتە هۆی مەترسی دروستکردن بۆ سەر ژیان و تەندروستی و ئاسایشی کۆمەڵگە. دەیەم بەکارهێنانی سمبول و سرود نیشتیمانی و نەتەوەکانی کورد و ئاینەکانی کورد و کەسایەتیە ئاینەکان. یازدەیەم یەکڕیزی پێکاتەکانی کۆمەلگای کوردستان تێک بدات. دوازدەیەم سوکایەتی بە بەرهەمە هونەری و مێژوی و نەتەوایەتی و کولتوریەکانی هەرێم بکات. سیازدەیەم دەستەواژەی نەشیا و وێنەی وای تێدا بێت یان توندوتیژ بێت کە دژی بەهای کولتوری و کۆمەڵایەتی و پەروەردەی و ئاینەکانی هەرێم بێت. چواردەیەم پێشێلی یاساکانی تایبەت بە خاوەنداری فکری بکات. پازدەیەم بانگەشە بۆ جیاکاری ڕەگەزی جەندەری بکات. شازدەیەم بەرهەمی ناوخۆی بە خراپ و بێکەڵک ناو ببات. هەفتەیەم ببێتە هۆی ڕەنجاندن و ئازاردانی دەرونی خاوەن پێداویست تایبەتیەکان و ئەو کەسانی تووشی نەخۆشی دەگمەن بوون. هەژدەیەم هەندێک دەستەواژەیەک و 100% گرنتی 100% بەسوود بێ هاوتاترین و هاوشێوەکانیان بەکارهێنرابێ. نۆزدەیەم ناوهێنانی ناوەندێک یان دەستگایەکی زانستی بۆ یەکلاکردنەوەی باشی کاڵاکە بەبێ ئەوەی لەلایەن سەرچاوێکی باوەڕپێکراوە یەکلای کرابێتەوە. نۆزدەیەم ببورن بیستەیەم نووسین و وێنەی وای تێدابێت کە ناوڕۆکەکانی ئاماژە بێت بۆ ئازاردانی ئاژەڵ. 21 بە سووک تەماشاکردنی ئاینەکان و دابوو نەریتەکانی نەتۆ پێکاتەکان و شێوازەکانی لە هەرێم. 22 ڕکلام بۆ ئەو کاڵانەی خوارەوە ڕێگە پێنەدراوە. یەکەم مادەی هۆشبەریان ئەو مادانەی هەمان کاریگەری مادەی هۆشبەریان هەیە. کومار و گرە و تەرخانکردنی خەڵات و ڕاکێشانی تور و پشک لە ڕکلامەکاندا تەنها لەو کاتانە کە ڕێگە پێدراوە بە شێوازێک هەلومەرجی سوودمەندبوونی گشتیان تێدا بێت بە تاوەتی ڕوون و ئاشکرابێت لە جێبەجێکردن و دڵنیایی تەواو بدرێت. سێم پۆڕن و کاری لە شورۆشی و نیشاندانی جەستەی ژن بەڕووتی و نیمچە ڕووتی بۆ مەبەستی سەرنج ڕاکێشان و ڕۆڵات پەیداکردن. 4 خواردنەوە کهولەکان. 5 چەک و تەقەمەنی و یاری ئاگرین. 6 توتن و جگەرە. مادەی 23 ڕکلام قەدەغەکراو لە بواری تەندروستیدا. یەکەم ڕکلامی دەرمانێک کە لە لیستی تۆماری حکومەت دانەبێت. ڕکلامی دەرمان بە ناو بازرگانیەکەوە. 3 ڕکلامی کارگەکان بەرهەمێنانی دەرمان کە مۆڵەتی حکومەتیان نییە. 4 ڕکلام بۆ ڕێکخراوی تەندروستی بە مۆڵەت و پسپۆڕی ڕێگە پێدرا و شێوازی چارەسەرکردنیان خزمەتگوزاری نەچەسپا و لە سەلمێنراو. 5ەم ڕێکلام بۆ ئەو دەرمانانەی کاریگەریان لەسەر مێشک و دەروون هەیە و ڕەزامەندی نووسراوی پزیشکی و پسپۆڕی لەو بوارە بۆ وەرنەگیراوە. 6 ئەو ڕکلامانەی تایبەتن بە دەرمان و کەرەستەی پزیشکی و ئەکتەری ڕکلامەکان پزیشک یان پسپۆڕی دەرمانساز نەبن. مادەی ببورن 24ەم ڕێگە پێنەدراوەکان لە ڕکلامی مناڵاندا بێڕێزیکردن. یەکەم بێڕێزیکردن دایک و باوک و سەرپەرشتیارانی مناڵ. نیشاندانی دووەم نیشاندانی ڕکلام لە ماوەی بەرنامەی مناڵاندا هەروەها لە ماوەی 5 خولەک پێش و 5 خولەک دوای ماوەی مناڵان. سێم پێشنیازکردنی شێوەی ڕاستەخۆیان کەریگەریدانان لەسەر مناڵ بۆ ئەوەی دایک و باوکیان کەسانی ڕازی بکەن تا کاڵای ڕکلام بۆ کراویان بۆ بەدەست بهێنن.
چوارەم سەرنجڕاکێشانی مناڵ کە خاوەندیارەتی مناڵ یان ئەو کاڵایەوەیان لێ دەکات کە لە مناڵانی تر پێشکەوتوتر بن یان بۆ ئەوەی نەبوونی ئەو کاڵایە ئەوان لە ئاستی مناڵانی تر دوا دەخات. پێنجەم بەکەم نیشاندانیان بە زێر نیشاندانی ئاستی زانیاری و ئەزمون و کردەوەی پێویست بۆ منداڵ لە کاتی بەکارهێنانی کاڵایەکدا. شەش بەکارهێنانی منداڵ لە ڕێکلامکردندا بۆ کاڵایان خزمەتگوزاریە کە مناڵ بەکارهێنەریان کڕیاری نین. حەوت نیشاندانی منداڵ لە جێگەیەکدا کە لەگەڵ تەمەنی ئەودا ناگونجێت. مادەی ببورن 25 ڕێکلام بۆ بازرگانیکردن بۆ ئاژاڵانەی دەگمن و مەترسی لە ناوچوونیان لەسرە. 26 ڕێکلامکردن بۆ کڕین و فرۆشتنی ئەندامانی جەستەی ئاژەڵی کێوی یان ڕەگی ڕوەکی نایب یان کەڕاوکردن و لێکردنەوەیان بۆ ماوەی دیاریکراوە بە پێی بڕیاری حکوومەت ڕێگە پێنەدراوە. مادەی 5 پابندکردنی کەناڵەکانی ڕاگەیاند بە بڵاوکردنەوەی ڕکلامی هۆشیاری ژینگەی بێبەرامبەر و نابێت لە 2 خولێکیش کەمتر بێت لە ماوەی 24 کاتژمێری شەو ڕۆژێکدا. بەشی سێم پێداویستی ڕێگە پێنەدراوەکان. بەڕێز سەرۆکی پەرلەمان داوت دەکەم ئەگەر جەنابتان ڕازی بن بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی بیخوێنێتەوە. سپاستانەکەم. بەشی سێم پێداویستی و ڕێگا پێدراوەکان و مافەکان. مادەی شەشەم بەڵاوکردنەوەی ڕیکلام لەسەر هۆیەکانی گواستنەوە. یەکەم جگە لەو حاڵەتانەی لە یاسا دیاریکراون ڕیکلام لەسەر هۆیەکانی گواستنەوە ئەنجام دەدرێت بەڵام دەبێت پێشتر پێکهاتن کرابێت لەگەڵ خاوەنی هۆیەکانی گواستنەوە یان نوێنەری خاوەنی هۆی گواستنەوەکە. دووەم حکوومەتە خۆجەیەکان پاڵپشت بە یاسا و ڕێنمایەکانی حکوومەت بە لە بەرچاوگرتنی هۆیەکانی سەلامەتی هاتوچۆ سەلامەتی پێداویستەکە ستاندارەکان بڵاوکردنەوەی هۆیەکانی گواستنەوە فراهم دەکەن. مادەی حوتەم ڕیکلام لە شوێنە گشتیەکاندا. یەکەم بڵاوکردنەوە و دانانی ڕیکلام لە شوێنی گشتیدا لەسەر باڵەخانە ناحکومیەکان لە شەقام و چواریانە گەورەکاندا بە دانانی پۆستەر لەسەر ستون و گڵۆپی ڕووناکەرەوە و کەرەستە نەگەڕۆکەکانی تر ڕێگا پێدەدرێت بە مەرجی وەرگرتنی ڕەزامەندی حکوومەتی خۆجەی. دووەم حکوومەتە خۆجەیەکان پاڵپشت بە یاسا و ڕێنمایەکانی حکوومەت دەبێت سەلامەتی پێداویستە ستاندارەکانی بڵاوکردنەوەی ڕیکلام لە شوێنە گشتیەکاندا دەستنیشان بکەن. سێم نابێت ڕیکلام لە شوێنە گشتیەکاندا لەگەڵ نیشانەکانی هاتوچۆدا هاوشێوە بن و ببنە بەربەست بۆیان و زیان بە سەلامەتی هاتوچۆ بگێنن. چوارەم ڕیکلام لەو شوێنانەدا قەدەغەیە. یەکەم مزگەوت و کەنیسە و پەرزگا و شوێنەوارە دێرینەکان و دیواربەندەکانیان. دووەم دام و دەستگاکانی دەوڵەت و ئەو جێگا و بینایانەی کە مڵکی دەوڵەتن. سێ مۆنومنت و باخچە گشتیەکان و دیواربەندەکانیان. چوارەم هەر جێگایەکی دیکە کە حکوومەتە خۆجەیەکان دیاری دەکەن. پێنجەم حکوومەتە خۆجەیەکان پاڵپشت بە یاسا و ڕێنمایەکان دەتوانن 120 داهاتی بەدەست هاتوو لە دانانی ڕیکلام لە شوێنە گشتیەکاندا بۆ مەبەستی باشکردنی ڕێگاوبانەکان بەکاربهێنن. شەشەم حکوومەتە خۆجەیەکان بۆ لابردنی ڕیکلام می هەڵمەتی هەڵبژاردن و سەلامەتی دیاریکردنی سزای لانەبردن و ڕیکلام لە شوێنە گشتیەکاندا دوای تەواوبوونی وادەی یاسایی دیاریکراوی هەیە. حوتەم مەرجەکانی ڕێگاپێدان بۆ هەڵواسینی ڕیکلام لە شوێنە گشتیەکاندا. یەکەم ماوەی مۆڵەتی دانانی ڕیکلام تەنها 2 ساڵ دەبێت و قابلی نوێکردنەوە دەبێ و داواکار مانجێک پێش کۆتایی هاتنی مۆڵەتەکەی داوای نوێکردنەوە بکات. دووەم لە ماوەی مۆڵەتی ڕیکلامە کاتیەکاندا بەڕێکەوتن لەگەڵ حکوومەتە خۆجەیەکان دەبێت. سێم نابێت لە کاتی ڕۆژدا ڕادەی تیشتی ڕووناچی سەر شاشەکانی ڕیکلامی ئەلیکترۆنی سەر شەقامەکان لە 5,000 لۆکس لومز مەتر دووجا تێپەڕ بێ و لە شەوانیشدا نابێ لە 2,000 لۆکس لومز مەتر دووجا زیاتر بێ. مادەی هەشتەم بڵاوکردنەوەی ڕیکلام لە ڕێگای تەلەفۆن و تۆڕەکانی پەیوەندیکردنەوە. یەکەم پاش ڕاگەیاندنی ئەو زانیاریانەی پشکدار داوای دەکات دەبێت ڕیکلام لە ڕێی خزمەتگوزاری تەلەفۆنی و تۆڕەکانی پەیوەندیکردن پێشکەش بکرێت. دووەم پێشکەشکردنی خزمەتگوزاری ڕیکلام بۆ داخوازیکاری ڕیکلام دەستەبەرە بە مەرجێک لە بەرامبەر ڕیکلامەکەدا بڕێک پارە کە هەردوو لا لەسەری ڕێک دەکەون بە پێی یاسایی دیاریکرا و بداتە کۆمپانیەکانی تەلەفۆن یا تۆڕەکانی پەیوەندیکردن. سێم ئەگەر داخوازیکاری ڕیکلام مەرجە یاسایەکانی ڕیکلامی جێبەجێ کرد و لایانی بەرامبەر ئامادە نەبوو ڕیکلامەکەی بۆ بڵاو بکاتەوە بۆی هەیە سکاڵای یاسایی لە دژی تۆمار بکا و داوای قەرەبوو بکات. نۆیەم بڵاوکردنەوەی ڕیکلام لە ڕێگای رادیۆ و تەلەڤیزیۆنەوە. یەکەم ڕیکلامکردن وەک ناوبڕ لە نێوان فیلم دۆکیۆمنتەری یا شانۆیی و رادیۆیی و پێویستی بە مۆڵەتی دانەری ئەو بەرهەمانەیە یان هەڵگری مافی کۆپیڕایتە. دووەم
لە ماوەی پەخشی بەرنمەکانی منداڵاندا دەبێت تەنها ئەو ڕیکلامانە بڵاو بکرێنەوە کە بۆ منداڵانن. سێم لە ماوەی پەخشی بەرنامەی پەروەردەییدا دەبێت تەنها ئەو ڕیکلامانە بڵاو بکرێنەوە کە پەیوەندیدارن بە پەروەردە. دێم بڵاوکردنەوەی ڕیکلام لە ڕێگای ئینتەرنێتەوە. یەکەم بڵاوکەرەوەی ڕیکلام ڕێگای پێنادێت ڕیکلامی خۆی یان هەر کەس و دامەزراوەیەکی دیکە لە گۆشەیەکی ماڵپەڕەکەیدا دابنێ ئەگەر پێشتر مۆڵەتی ڕیکلام لەو جێگەیەدا بە کەس و لایەنی تر درابێت. دووەم هەموو ئەو مەرج و پێداویستیانەی لە بڵاوکردنەوەی ڕیکلامدا کە لە مادەی 3 و 4 و 5 و 6 و 7 و 8 و 9 ئەم یاسایەدا هاتوون لە بڵاوکردنەوەی ڕیکلامدا لە ئەنتەرنێت جێبەجێ دەکرێت. بەشی چوارەم ماف و ڕێخستن و سزاکان. مادەی 11 مافەکان. یەکەم سپۆنسەر بۆی هەیە بەڕێکەوتن لەگەڵ خاوەن یان کەسی یەکەمی کەناڵەکانی ڕاگەیاندن بڕیار لەسەر دەستنیشانکردنی وادە و شوێنی ڕیکلام بدات. دووەم بەرهەمهێن و بڵاوکەرەوەی ڕیکلام مافی ئەوەیان هەیە داوا لێ پشکداری ڕیکلام بکەن بەڵگەی متمانە پێکراوی زانیاریەکانی و هەروەها مۆڵەتی کاڵای ڕیکلام بۆ کراو ڕادەست بکات. سێم ئەو کەسەی زانیاری دەربارەی بەرهەمهێن و بڵاوکەرەوەی ڕیکلام بەدەستهێناوە پێویستە نهێنیەکانی ئەو لایەنە بپارێزێت. چوارەم کەناڵەکانی ڕاگەاندن مافیان هەیە سوودمەند بن لە ڕیکلامەکانی وەزارەت و فەرمانگەکانی حکوومەت و پەرلەمان و دەسەڵاتی دادوەری و دەبێت مافی چوونیەکیان لە بڵاوکردنەوەدا بۆ زامن بکرێت. پێنجەم لە حاڵەتی نیشاندانی تاک ناوەکەی ناوبانجی ژیانی سامانی کاری هونەری یان جێڕانەوەی قسە و گوتەکانی یاخود بەکارهێنانی شێوازەکانی تری نیشاندان لە ڕیکلامدا پێویستە پێش بەرهەمهێنانی ڕیکلامەکە مۆڵەتی ئەو کەسە یان میراتگرەکانی بەدەست هێنابێت. شەشەم ئەگەر بەرهێنەر یان بڵاوکەرەوە یاخود داخوازیکاری ڕیکلام بە بڕیار یان هەڵسەنگاندنی وەزارەت ڕازی نەبن بۆیان هەیە سکاڵا لە دژی وەزارەت تۆمار بکەن. مادەی 12 ڕێخستن. یەکەم بۆ ڕێخستنی ڕیکلام بەڕێوەبەرایەتێک لەناو وەزارەتدا بە ناوی بەڕێوەبەرایەتی چاودێریکردنی ڕیکلام دروست دەکرێت. دووەم بەڕێوەبەرایەتی چاودێریکردنی ڕیکلام ئەم ئەرکانەی دەبێت. یەک چاودێریکردنی جێبەجێکردنی ئەم یاسایە پاڵپشت بە ڕێنمایەکانی وەزارەت. دوو گرتنەبەری ڕێوشێنی یاسایی و کارژێڕی لە حاڵەتی پێشێلکردنی ئەم یاسایەدا. سێ بەپێی حکومەکانی ئەم یاسایە بەرگری دەکات لە ماف و بەرژەوەندی بەرهەمهێنی ڕیکلام داخوازیکاری ڕیکلام کەناڵەکانی ڕاگەیاندن و وەرگر لە بڵاوکراوەی ڕیکلامدا. چوارەم ڕاگررتنی بڵاوکردنەوەی ڕیکلامێک کە پێشێلکاری یاسایی تێدا بێت. پێنجەم تۆمارکردنی سەرپێچیەکان و کۆکردنەوەی بەڵگە و بەرزکردنەوەی راپۆرت بۆ وەزارەت. مادەی 13 سزاکان. یەکەم ئەگەر ڕیکلامێک بڵاو کرایەوە پێچەوانەی بڵگەکانی ئەم یاسایە بوو ئەوە داخوازیکاری ڕیکلام بەرهەمهێنی ڕیکلام بڵاوکەرەوەی ڕیکلام سزا دەدرێن بە غەڕامەکردنی بەبڕێ کە لە 5 ملیۆن دینار کەمتر نەبێ و لە 25 ملیۆن دینار زیاتر نەبێت. دووەم لە حاڵەتی دووبارەبوونەوەی پێشێلکاریەکانی بڕگەی یەکەمی ئەم مادەیە سزاکە 2 هێندە زیاد دەکرێت و بەرهەمهێنی ڕیکلام بۆ ماوەی 3 مانگ مۆڵەتەکەی هەڵدەپەسێدرێت. سێم هەر کەسێک بە مەبەست هەڵسێت بەلێکردنەوە یان دڕاندن یاخود شێواندنی ڕیکلامێکی ڕێگە پێدرا و سزا دەرێت بە زیندانیکردن بۆ ماوەیەک کە لە 6 مانگ زیاتر نەبێت. هەروەها قەرەبووکردنەوەی کەسی زیان لێکەوتوو کە لە 2 ملیۆن دینار کەمتر و لە 25 ملیۆن دینار زیاتر نەبێت. چوارەم دوای ئاگادارکردنەوەی لایەنی پەیوەندیدار بە بڵاوکردنەوەی ڕیکلامێک کە لەلایەن وەزارەتەوە بەهۆی تۆمارکردنی سکاڵا لە دژیان لەلایەن داواکاری گشتی یا هەر کەس و لایەنێکی دیکە پێویستە ڕاستەوخۆ ڕیکلامەکە تا دەرکەوتنی ئەنجامی کۆتایی سکاڵاکە لە پەخشکردن و بڵاوکردنەوە بوەستێنرێت. بە پێچەوانەوە دووبارە چەند بارە بڵاوکردنەوەی ڕیکلامەکە دوای بەرزکردنەوەی سکاڵا ئەگەر پێشێلکاریەکەی لەسەر ساغ بووە لایەنی بڵاوکەرەوەی ڕیکلام سزا دەدرێت بە غەڕامەکردن کە لە 15 ملیۆن دینار کەمتر و لە 50 ملیۆن دینار زیاتر نەبێت. پێنجەم ئەگەر کۆمپانیەکانی بەرهەمهێنانی ڕیکلام پێچەوانەی ئەم یاسایەکاریان کرد ئەوە یەک وەزارەت بە نووسراوی فەرمی ئاگادار یان دەکاتەوە. دوو ئەگەر دوای ئاگادارکردنەوە هەر بەردەوام بوون غەڕامەیەک دەکرێن بە بڕێک کە لە 10 ملیۆن دینار کەمتر و لە 50 ملیۆن دینار زیاتر نەبێت. سێم ئەگەر هەر بەردەوام بوو مۆڵەتی کۆمپانیەکەی لێوەردەگیرێتەوە. مادەی 14 پێویستە لەسەر وەزارەت ڕێنمایی پێویست بۆ ئاسانکاری جێبەجێکردنی ئەم یاسایە دەربکات. مادەی 15 دوای بڵاوکردنەوەی ئەم یاسایە لە ڕۆژنامەی فەرمی وەقاعی کوردستاندا دەچێتە بواری جێبەجێکردنەوە. هۆیەکانی دەرچوونی ئەم یاسایە.
لەبەر گرنگی ڕیکلام بۆ خزمەتکردنی بەکاربەر و گەشەپێدانی ئابووری و پێشکەشکردنی خزمەتگوزاری باشتر بە هاوڵاتیان و دروستکردنی چێبڕچەی دروست بۆ بە بازارکردن و هەروە کەمکردنەوەی لایەنە خراپ و زیان بەخشەکانی ڕیکلام ئەم یاسایە دەرچوێنرا. سوپاس. بەگەرمی بەخێراتنی بەڕێز وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستانەکەین. بەڕێزان دیارە ئەوەی کە خوێندرایەوە لایەن لیژنەی تایبەتمەند دەقی ئەو پێشنیازە یاسایە بوو کە لە خوێندنەوەی یەکەمان لەلایەن ژمارەی یاسای ئەندامانی پەرلەمانی کوردستان ئیمزا کرابووە لە دانیشتنی پێشووتر خراپوە ڕوو. دیارە ئەم سێ لیژنە تایبەتمەندە بەڕێزش راپۆرتێکی هاوبەشیان ئامادە کردو بۆیە داوایان لە یەکەین راپۆرت هاوبەشەکەیان بۆی بەڕێز و خۆشەویست بخوێنێتەوە. بەنای خی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی هاوبەش لیژنەی کاروباری یاسایی لیژنەی ڕۆشنبیری و کۆمەلگای مەدەنی و وەرزش و لاوان لیژنەی شارەوانی و گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار ڕۆژی یەکشەم ڕێککەوتی 2019 کاتژمێر 12 کۆبنەوەی هاوبەشیان ئەنجامدا بە بەبەستی نووسینی راپۆرتی هاوبەش سەبارەت بە خوێندنەوەی دووەم تایبەت بە پێشنیازی یاسای ڕێخستنی ڕیکلامی بازرگانی لە هەرێمی کوردستان داش عێراق دوای گفتوگۆکردن و تاوەتوێکردن لیژنەکان گەیشتە ئەم ئەنجامانەی خوارەوە. پێشنیازی یاسای ڕێخستنی ڕیکلامی بازرگانی لە هەرێمی کوردستان داش عێراق مادەی یەکەم زاراوەکان مەبەست دەو زاراوانە لەم یاسایەدا هاتوون ماناکانیان لە بەرامبەریان دانووسراوە. یەکەم هەرێمی کوردستان عێراق، دووەم حکوومەتی هەرێمی کوردستان داش عێراق، سێم وەزیری ڕۆشنبیری و لاوان حکوومەتی هەرێمی کوردستان داش عێراق، چوارەم وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان داش عێراق، پێنجەم ئامرازەکانی میدیا تەلەڤیزیۆن رادیۆ تۆڕ و ماڵپەڕ ئەلکترۆنیەکان ڕۆژنامە و گۆڤار و چاپکراوی دیکە. شەشەم ئامرازەکانی پەیوەندیکردن هێلەکانی تەلەفۆن تۆڕ کۆمەڵایەتیەکان و ئامرازەکانی دیکەی پەیوەندیکردن دەگرێتەوە. حوتەم یەکەی کارجێڕی پارێزگا قەزا ناحیە. هەشتەم ڕیکلامی بازرگانی خزمەتگوزاریەکە لە ڕێگای بەکارهێنانی ئامرازەکانی میدیا و ئامرازەکانی پەیوەندیکردن و هەر شێوازێک لە شێوازەکانی ڕاگەیاندن بە ئامانجی ڕەوازدان بە کاڵا یا خزمەتگوزاری یا بەرهەم بۆ مەبەستی هاندان بەکار بەر بۆ کڕینی یان بە کارهێنانی. نۆیەم داخوازیکاری ڕیکلام کەسێکی سروشتی یان معنەویە کە داواکاری ڕیکلام دەکا بۆ مەبەستی بەرزکردنەوەی ئاستی فرۆشتنی بەرهەمەکانی. دەیەم بەرهەمهێنانی ڕیکلام کەسێک یان کۆمپانیایە کە ڕیکلام بەرهەم دەهێنێت بە پێی داوا و داخوازیکاری ڕیکلام دەبێت و بۆ مەبەستی بڵاوکردنەوەی جەماوەری. یازدەیەم بڵاوکەرەوەی ڕیکلام کەسێکی سروشتیە معنەویە کە ڕیکلام بڵاو دەکاتەوە بۆ ئەم بڵاوکردنەوەش پەنا دەباتە بەر ئامرازەکانی میدیا یا ئامرازەکانی پەیوەندیکردن. دوازدەیەم هۆیەکانی گواستنەوە تەواوی هۆیەکانی گواستنەوەی زەمینی و ئاوی و ئاسمانی دەگرێتەوە. سێزدەیەم کاڵا بەرهەمێکە بکێشرێت یان بپێورێت بەمەرجێک قەدەغەکراو نەبێت. چواردەیەم دیواربەند ئەو دیوارەیە کە ڕیکلامی پێدا هەڵدەواسرێت. مادەی دووەم مەرجەگشتیەکان بۆ بەرهەمهێنانی بڵاوکردنەوەی ڕیکلام. یەکەم پێویستە هەموو ڕیکلامێک مۆڵەتی لایەنی پەیوەندداری هەبێت پێش بڵاوکردنەوەی ڕیکلام. دووەم دەبێت ڕیکلام ڕاستگۆیانە و ڕوون و ڕەوان بێت. سێەم لە کاتی بەکارهێنانی زانیاری ئەنجامەکانی توێژینەوەدا دەبێت سەرچاوە گونجاوەکان پەیوەست بکرێت. چوارەم جگە لەو حالەتە لە یاسادا دیاری کراون ڕیکلام لەسەر هۆیەکانی گواستنەوە ئەنجام دەدرێت بە ڕازامەندی خاوەنەکەی یان نوێنەری خاوەنی هۆیەکانی گواستنەوە. پێنجەم یەکەی کارجێڕی پاڵپشت بە یاسا و ڕێنمایەکانی حکوومەت و بە لەبەرچاوگرتنی هۆیەکانی سەلامەتی هاتوچۆ سەلامەتی پێداویستە ستاندەرەکانی بڵاوکردنەوەی هۆیەکانی گواستنەوە دابین دەکەن. شەشەم بڵاوکردنەوە و دانانی ڕیکلام لە شوێنی گشتی ڕێگا پێدەدرێت بە مەرجی وەرگرتنی ڕەزامەندی یەکەی کارجێڕی. حوتەم یەکەی کارجێڕی پاڵپشت بە یاسا دەبێت سەلامەتی پێداویستیە ستاندەرەکانی بڵاوکردنەوەی ڕیکلام لە شوێنە گشتی و تایبەتیەکاندا دەستنیشان بکەن. هەشتم دەبێت یەکەی کارجێڕی پاڵپشت بە یاسا و ڕێنمایەکان لە سەتا پەنجای لە داهاتی بەدەستات و لە دانانی ڕیکلام لە شوێنە گشتی بۆ مەبەستی باشترکردنی خزمەتگوزاری گشتی بەکار بێنێت. نۆیەم
ماوەی مۆڵەتی بڵاوکردنەوە و دانانی ڕکلام تەنها 1 ساڵ دەبێ و دەکرێت نوێ بکرێتەوە. دێم ماوەی مۆڵەتی ڕکلام کاتیەکان بەڕێککەوتن لەگەڵ یەکەی کارجەڕی دەبێت. 11 ڕادەی تیشکی ڕووناچی سەر شاشەکانی ڕکلامی ئەلکترۆنی سەر شەقامەکان لە ڕۆژدا لە 5,000 لۆکس لۆمز مەتر دووجا زیاتر نەبێت و لە شەوانیشدا لە 2,000 لۆکس لۆمز مەتر دووجا زیاتر بێت. 12 دەبێت ئامرازەکانی میدیا ڕیکلامی هۆشیاری نیشتیمانی ژینگەی تەندروستی و هاتوچۆ بەبێ بەرامبەر بڵاو بکەنەوە. مادەی سێیەم ڕێگە پێنەدراوەکان. ئەم ڕیکلامانەی خوارەوە ڕێگە پێنەدراون. یەکەم نابێت ئەم یاسایە بەکاربێنرێت بۆ هەر ڕیکلامێکی ئاینی سیاسی جگە لەو ڕیکلامانەی پەیوەندیان بە بازرگانیەوە هەیە لە چوارچێوەی ئەم یاسایەدا. دووەم ئەگەر ناکۆک بێت لەگەڵ پرەنسیپەکانی پاراستنی مافەکانی مرۆڤدا کە لە یاسا ناوخۆی و ڕێککەوتنی نێودەوڵەتی پەسەندکراوەکاندا ئاماژەیان بۆ کراوە. سێیەم ئەو بەرهەمانەی بەپێی یاسا و ڕێنمایەکانی حکومەت ڕێگە پێنەدراون و بۆ بەرهەمێنانی بازرگانی پێکردن یان هاوردەکردنیان لە ڕێگای سنوورەکانەوە. چوارەم ئابڕوو و ناوبانجی پیشەیی تاک توێژێک بزڕێنێت یان لە ڕێگای بەراوردی نادروستەوە لە نرخی بەرهەمەکانی خەڵکی تر کەم بکاتەوە. پێنجەم ڕیکلامی ئەو بەرهەمە نەسەنبێنراوانەی پێویستە ڕەچاوی پێوەرەکانی ستاندارد جۆری تەندروستی بە گوێرەی یاسا و ڕێنمایەکانی هەرێمی کوردستان بکەن. شەشەم ببێتە هۆی ڕوودانی کردەیەک یان کۆمەڵێک کردە لە دژی یاسا و ڕێنمایەکانی هەرێم. حوتەم ئەو پرۆژانەی کاریگەری خراپیان لەسەر ژینگە هەیە و ناکۆکن لەگەڵ یاسا و ڕێنمایەکانی دەستەی ژینگە پارێزی لە هەرێم. هەشتەم نووسراوە هاندەر نەبێت دەبێ برەی هاندەر بێت. ئەوە لێرە ئەو شێ گرچاکرێتەوە. هاندەر بێت بۆ تونند و تویژی یان ببێتە هۆی مەترسی دروستکردن بۆ سەر ژیان و تەندروستی و ئاسایشی کۆمەلگا. نۆیەم بەکارهێنانی سیمبڵ و سروودە نیشتیمانیەکان. دەیەم تێکدانی ئاشتەوایی لە نێوان پێکاتەکانی هەرێمدا. یازدەیەم سوکایەتی بێت بۆ ئەدەب و هونەر و نەتەوەیی لە هەرێم. دوازدەیەم دەستەواژەی وێنە و جوولەی نەشیا و وای تێدا بێت کە دژی بەها کەلتوری و کۆمەڵایەتی و پەروەردەیی و ئاینیەکانی هەرێم بێت. سێزدەیەم پێشێلی مافی خاوەنداریەتی داهێنان و هزری بکات. چاردەیەم بانگەشە بۆ جیاکاری ڕەگەزی جێندەری بکات. پازدەیەم بەرهەمی ناوخۆیی بەخراب و بێکەلک ناو ببات. شازدەیەم ببێتە هۆی بریندارکردن و ئازاردانی دەرونی بە گشتی و بە تایبەتی خاوەن پێداویستە تایبەتیەکان و ئەو کەسانەی تووشی نەخۆشی دەگمەن بوون. حەڤدەیەم ناوهێنانی ناوەندێک یان دەستگایەکی زانستی بۆ یەکلاکردنەوەی باشی کاڵاکە بەبێ ئەوەی لەلایەن سەرچاوەیەکی فەرمی پشتگیری کرابێ و ڕەزامەندی ناوەندەکەیش وەرگیرابێ. هەژدەیەم نووسین و وێنەی وای تێدا بێ ناوڕۆکەکانیان ئاماژە بکە بە ئازاردانی ئاژەڵان. نۆزدەیەم بەکارهێنانی مرۆڤ وەک کاڵا لە ڕیکلامدا. بیستەم ڕیکلامکردن بۆ ئەم بەرهەم و بوارانەی خوارەوە ڕێگە پێنەدراون. مادە هۆشبەر یا ئەو مادانەی هەمان کاریگەری مادەی هۆشبەریان هەیە. دوو قمار و گرە و تەرخانکردنی خەڵات و ڕاکێشانی تیرروپشک لە ڕیکلامەکانی تەنها لەو کاتانەی کە لە ڕێگە پێدرا و بە شێوازێک هەڵومەرجی سوودمەندبوونی گشتی لێیان بە تەواوەتی ڕوون و ئاشکرا بێت و لە جێبەجێکردنی دڵنیایی و تەواو بدرێت بۆ مۆڵەتیان هەبێت. سێەم پۆرنۆ و کاری لە شرۆشی و نیشاندانی جەستا بە مەبەستی وروژاندن. چارەم چەق و تەقەمەنی و یاری ئاگرین. 21 ڕیکلام بۆ بەزرگانیکردن بە ئەندامەکانی جەستەی مرۆڤ. 22 ڕیکلام لەم شوێنانەدا ڕێگە پێنەدراون. یەکەم شوێنە ئاینیەکان و ناوچە شوێنەواری و کەلەپوری و دیواربەندیەکانیان. دووەم دام و دەستگا دەوڵەت و ئەو جێگا و بینایانەی مڵکی گشتین. سێیەم مۆنۆمنت باخچە گشتیەکان پەیکەر و سومبڵەکان. چارەم هەر جێگایەکی دیکە کە یەکەی کارژێڕی دیاری دەکات. 23 ڕیکلام بۆ بەزرگانیکردن بۆ ئەو ئاژەڵانەی دەگمەنن
دەگمەنن و مەترسی لە ناوچوونیان لەسرە. 24 نیشاندانی دیمەنی ترسناک و تۆقێنەر یا بەکارهێنانی دەستەواژەی نەشیاو. 25 نابێت ڕێکلامی شوێنە گشتیەکان لەگەڵ نیشانەکانی هاتوچۆدا هاوشێوە بن و ببنە بەربەست بۆیان و زیان بە سەلامەتی هاتوچۆ بگەێنێت. 26 ڕێکلامە ڕێکە پێنەدراوەکان لە بواری تەندروستی. 1 ڕێکلامی دەرمانێک کە لە لیستی تۆماری حکوومەتدا نەبێ. 2 ڕێکلامی دەرمان بە ناوە بازرگانیەکەیەوە. 3 ڕێکلامی کارگەکانی پەرەمێنانی دەرمان کە مۆڵەتی حکوومەتیان نییە. 4 ڕێکلام بۆ ڕێکخراوی تەندروستی ڕێگا پێنەدراو. 5 ڕێکلام بۆ پسپۆڕی تەندروستی ڕێگە پێنەدراو. 6 ئەو ڕێکلامانەی تایبەتن بە دەرمان و کەرەستەی پزیشکی ئەکتەری ڕێکلامەکان پزیشک یان پسپۆڕی دەرمانسازی نەبن. 27 ڕێگە پێنەدراوەکان لە ڕێکلامی منداڵان. یەکەم بێڕێزی بەرامبەر سەرپەرشتیارانی منداڵان. دووەم پێشنیازکردن بە شێوەی ڕاستەوخۆ یان کاریگەری دانان لەسەر منداڵ بۆ ئەوەی دایک و باوک یان کەسانی تر ڕازی بکەن تا کاڵای ڕکلامکراو بەدەست بێنن. 3 سەرنجڕاکێشانی منداڵ بۆ بەکارهێنانی کاڵایە کەوای لێ دەکات لە منداڵی تر پێشکەوتوتر ببێت. 4 بەکەم نیشاندان یان بە زیاد نیشاندانی ئاستی زانیاری ئەزمون کردەوەی پێویست بۆ منداڵ لە کاتی بەکارهێنانی کاڵایەکدا. 5 بەکارهێنانی منداڵ لە ڕێکلامکردندا بۆ کاڵا یان نیشاندانی منداڵ لە جێگایەکدا لەگەڵ تەمەنیدا ناگونجێت. مادەی 4 سزاکان. یەکەم ئەگەر ڕێکلامێک بڵاو کرایەوە پێشێلی مەرج و ڕێگە پێنەدراوەکانی مادەکانی دووەم سێمی ئەم یاسایە بوو دەبێت 1 ڕاستەوخۆ ڕێکلامەکە لە پەخشکردن ڕابگیرێت. 2 داخوازیکاری ڕێکلام بەرەمهێنی ڕێکلام و بڵاوکراوەی ڕێکلام سزا دەدرێت بە غرامەکردن بە بڕێک کە لە 500,000 دینار کەمتر نەبێت و لە 15 ملیۆن زیاتر نەبێت. 3 لە حالەتی دووبارەبوونەوەی پێشەلکاریەکانی بڕگەیەکەمی ئەم مادەیە سزاکە 2 هێندە زیاد دەکرێت. دووەم هەر کەسێک بە مەبەست ڕێکلامێک لێ بکاتەوە و یان بیدڕێنێت یاخود بیشێوێنێت سزا دەدرێت بە 1 قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوو پابەندکردن بە چاکردنەوە و دانانی ڕێکلامەکە وەخۆی. مادەی 5 لە کاتێکدا ئەگەر سزایەکی تونتر بۆ ئەم کردارە تاوانکاریانە لە یاسا کارپێکراوەکاندا هەبوو ئەو سزا توندەکە جێبەجێ دەکرێت. 6 پێویستە لەسەر وەزارەتی ڕۆشنبیر و لاوان بە هاماهەنگی لەگەڵ وەزارەتی شارەوانی و گەشتوگوزار و وەزارەتی پیشەسازی و بازرگانی و وەزارەتی پەیوەنددارەکان ڕێنمایی پێویست بۆ ئاسانکاری ئەم یاسایە دەربکەن. مادەی 7 بەدەر لە حکمی مادەی 5 ئەم یاسایە کار بە هیچ دەقێکی یاسایی ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایەدا ناکۆک بێت. مادەی 8 ئەم یاسایە دوای 6 ڕۆژ لە بڵاوبوونەوەی لە ڕۆژنامەی فەرمی و قاعیدا جێبەجێ دەکرێت. هۆیەکانی دەرچواندن لەبەر گرنگی ڕێخستنی ڕێکلام بۆ خزمەتکردن بەکاربەر و گەشەپێدانی ئابووری و پێشکەشکردنی خزمەتگوزاری باشتر بە هاوڵاتیان و دروستکردنی کێبڕچێ دروست بۆ بابازارکردن و هەروەها کەمکردنەوەی لایەنە خراپ و زیان بەخشەکانی ڕێکلام ئەم یاسایە دەرچوێندرا. بەڵێ بەڕێز سەرۆکی پاس بۆ لیژنەی تایبەتمەند. بەڕێزان ئەوەی کە خوێندرایەوە نقطە نیزامە فەرموو کاگو. بەڕێز سەرۆکی پەرلەمان وێ ڕای بە خێراتنی بەڕێزان وەزیری ڕۆشنبیری وەزیری کارەبا وەزیری هەرێم بریکاری وەزارەتی شارەوانی دوای خوێندنەوەی ئەو پرۆژە یاسایە یاخود راپۆرتی هاوبەش بە پێی حکمی مادەی 48 بڕگەی دووەم کە دەڵێت تا گفتوگۆ لەسەر بڕگەیەکی بەرنامەی کار تەواو نەبێت بڕگەیەکی دی گفتوگۆی لەسەر ناکرێت. پرسی کارەباش بابەتێکی گرنگی ئەمڕۆی کوردستانە تا ئێستا گفتوگۆمان لەسەر ڕێکلامی بازرگانی دەست پێ نەکردووە. ڕاستە راپۆرتی هاوبەش خوێندراتەوە بەڵام ئەگەر گفتوگۆ دەست پێ بکە بە دڵنیاییەوە ئەمڕۆ زۆر دەخایەنێتن بۆ گرنگی ئەو بابەتە داواکارین تا گفتوگۆ دەستی پێ نەکردووە بە پێی ئەو مادەی 48 بڕگەی دووەم پێش و پاشێک بخرێتن بڕگەی سێم بخرێتە جێگای بڕگەی دووەم و زۆر سپاس. بەڵێ سوپاس بەڕێزان
کاک سۆران نقطە نیزامە فەرموو کاک سیروان با کاک سیروان پێش بەڕێز سەرۆکی پەرلەمان دیسانەوە بە خێراتنی بە ڕێزان وەزیرانەکەم بۆ پشتگیری لەو داوا حەقەی کاک ئومێد پشتگیری یەکەم منیش دەنگی خۆمەخەمە پاڵ ئەو پێشنیازە سپاس کاک سیروان کاک سۆران با کاک سۆران اینجا کاک بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر پێشنیازێکە بێ سێندامی پەرلەمان پشتگیری بکە بۆ ئاڵوگۆڕ لەو بەرنامە بەهۆی ئەوەی کە هێشتا گفتوگۆ دەستی پێ نەکردووە و پرسی کارەبا ئانیترە ئیجازە خوازین لە بەڕێستان لە ڕێ بەڕێستانەوە لە وەزیری ڕۆشنبیری و وەزیری هەرێم ئەم بڕگەیە پێشخرێ زۆر سوپاس کاکمام فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان پاڵپشت بەو بۆچوونەی بەوەی کە لە مادەی 48 هاتووە من هەر پێشنیازەکەم گفتوگۆکردن لەسەر پێشنیازە یاسای ڕێخستنی ڕیکلام هەڵپەسێردرێت ئەگەر بتوانین سبەی دانیشتێکی تایبەتی بۆ بکرێت هەڵپەساردنی و دواتر بۆ ئەهەمیەتدان بە مەسەلەی پرسی کارەبا سپاس کاکمام ئەو پێشنیار کاک علی فەرموو کاک بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە شوەکو لیژنەی پیشەسازی و زە و سامانە سروشتەکان کە کارەبا لای لیژنەکەی ئێمەیە من لەم فرسەتەشا کە چوومە دەرەوە هەم لە ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی بە دوواداچوونم کردووە بۆ حەلی کێشەی نەوت بابەتەکە ئانیەوە بۆیە لەسەر تا جلسەکەش داوام کرد هیوادارین بخرێتە خاڵ بەڕێزان ئێستا بە پێی مادەی 48 بڕگەی دووەم لەبەرەوەی گفتوگۆ دەستی پێ نەکردو لەسەر راپۆرتی و بەشی لیژنە تایبەتمەندەکان ئەگەر گفتوگۆ دەستی پێ بکرایە نەمانەتوانی ئەم داوایە وەرگرین بە پێی خاڵی پەیڕێوی وایە دوامان خستایە بۆ دانیشتنی دوای ئەوە بەڵام لەبەرەوەی گفتوگۆ دەستی پێ نەکردووە و ئەو پێشنیازە هەیە لەلایەن ژمارەی ئاسایی پەرلەمانتارانی بەڕێز بۆ ئەوەی بڕگەی سێەم لەبەر ئەهەمیەتی بابەتەکە و پرسی کارەبا و پرسی دابین نەکردنی نەوتی سپی بۆ هاوڵاتیان کە لەلایەن ژمارەی یاسای ئەندامانی پەرلەمانی بەڕێزەوە داوا کراوە ئەخەینە دەنگدان ئەگەر زۆرینەی پەرلەمانی بەدەستێنا ئەوە دەست بە جێبەجێکردنی ئەو بڕگەی کارنامەی دانیشتنی ئەمڕۆی پەرلەمان چەند کەس لەگەڵا ئەو بڕگەیە بهێنرێتە پێش بە کۆی دەنگ پیرۆزباییتان لێکن دەستان خۆش بێ بابەتێکی نیشتیمانی هاوڵاتیانی کوردستانە بۆیە ئەم کۆی دەنگە دەلالەتی پەرۆشی سەرجەم پەرلەمانتارانی کوردستانە ئێستاش بە ڕێزان دەست بە جێبەجێکردنی بڕگەی داوا لە لیژنە میشایەکان بچنەوەجی خۆتان بێ زەحمەت بە ڕێزان ئێستا دەست بە جێبەجێکردنی خاڵێکی تری بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆمانەکەین بەپێی حکمی بڕگە چوارە مادەی 48 بە ڕێزان لە پەیڕە و داوای ژمارەی یاسای ئەندامان دەستەی سەرۆکایەتی بڕیاری دادوێنێ بە زیادکردنی بڕگەیەک بۆ کارنامەی ئەمڕۆی دانیشتنەکەمان کە بریتیە لە بابەتی گفتوگۆکردن واتە قسەکردن و تاوتوێکردن بە ڕێزان بۆی ڕوون بێلاتان قسەکردن و تاوتوێکردنە واتە پرسیارکردن و بابەتی تر نییە قسەکردن و تاوتوێکردنی بابەتی پرسی کێشەی کەمی کارەبای نیشتیمانی و دابەش نەکردنی سوتەمەنی لە وەرزی سەرمایەدا بەسەر هاوڵاتیان و جارێکی تریش بە خێراتنی بەڕێز وەزیری کارەباکەین کە بەپێی مادەی 43 لەسەر داوای خۆی ئەمڕۆ لێرە ئامادە بوو بۆ خستنەوەی داتا و زانیاریەکانی بەڕێزان بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەو بەڕێزانەی کە ئەم داوایان پێشکەشی پەرلەمانی کوردستان کردو و ئیمزایان کردو بۆی قسە لەسەر ئەم بابەتە بکەن یەکەم جار دەرفەت بەو بەڕێزانە ئەین بەپێی ئەو ڕیزبەندەی کە ناوەکانیان نووسیوە بەڵام تکاتان لێ یەکەین ئەو بەڕێزانەی تر کە گفتوگۆەکەن قسەکان دووبارە نەبن و لە چوارچێوەی بابەتی کەمی کارەبا و دابەش نەکردنی سوتەمەنی زیاتر تێنەپەڕن فەرموو کاک عەلی ڕێسەرۆکی پەرلەمان لە خولی پێشوو شاعورفێکە بووە کە بۆ بابەتی معنی لیژنەی معنی ئەولەویەتی پێ ئەدرێ بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە و سوپاسانەکەم ئاسایە کاک عەلی گەر بە دەست پێکەین بەڕێز کاک دیاری ئەنوەر حەمەڕەحیم فەرموو بەسکایە پابەندی کات و ناوەڕۆکی قسەکان بن فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان وێڕای بە خێراتنی هەرێک لە بەڕێزان وەزیری کارەبا و وەزیری ڕۆشنبیری وەزیرێرم بۆ کاروباری پەرلەمان کێشەی کارەبایەکێکە لە کێشە بەردەوام و ئانیەکان لە هەرێمی کوردستاندا ئەو کێشەیەکێکە لەو کێشانەی کە بەردەوام زیندووە بەردەوام لەگەڵمانە دەژی بۆ ئێمە کە و پێشنیازەمان کرد بۆەوەی کە بزانین کێشەی کارەبا
لە ئێستادا کە جەنابی بەڕێز وەزیری کارەبا خۆی لێرەیە ئەم کێشەیە تاکی بەم جۆرە دوایی با بڵین 29 ساڵ بەردەوام دەبێت. کاک دیاری ئەوە پرسیارە کاک دیاری تکاکەم باش نه ئەوە پرسیارە لەبەرەوەی دوێنێ کە ئێوە داواتان جێبەجێ کرد نەتانەزانی وەزیری کارەبا دێت بۆیە بابەتەکەتان بۆ قسەکردنە نەک بۆ پرسیار تکات لێ یەکەم کاک دیاری بۆی قەتعەت دەکەم. باش وەزارەتی کارەبا دەڵێت لە ئێستادا وەزارەتی کارەبا 3580 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنێت و بەرزترین داواکاری هاوڵاتیان بۆ کارەبا 6000 مێگاواتە. بەڵام لە ئێستادا لە هەرێمی کوردستان 9 کاژمێر بۆ 11 کاژمێر کارەبای نیشتیمانی دەدرێت. ئەگەر هەر سەیری ژمارەکان بکەین 3580 مێگاوات دەبێت بە پێی زمانی ژمارە بێت دەبێت نزیکی 15 کاژمێر سەر و 12 بۆ 15 کاژمێر کارەبای نیشتیمانی هەبێت لە هەرێمی کوردستاندا. ئەمە یەکێک لەو خاڵانە. خاڵێکی دیکە بەردەوام لە کاتی هاتنی وەرزی سەرما و هاتنی وەرزی گەرما کێشەی کارەبا جارێکی دیکە سەر هەڵدەداتەوە بەرەو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگرێت لە کاتێکدا بۆ نمونە بەتایبەت لە وەرزی سەرمادا وەکوەوەی کە کارەبای نیشتیمانی وەکو پێویست نییە و نەک وەکو پێویست نییە زۆر کەمە سوتەمەنیش بەسەر هاوڵاتیانە دابەش ناکرێت بۆی بتوان ماڵەکانیان گەرم بکەنەوە. بۆی من داواکەم ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان بەڕێز سەرۆکی پەرلەمان و لەگەڵ هاوڕەکانم لە پەرلەمانی کوردستان کە بە کۆی دەنگە سەبڕیارماندا ئەم بڕگەیە بێتە پێشەوە ئەمڕۆ تەنها بە قسە لەم پەرلەمانی کوردستانە با بڵین دانیشتەکە کۆتایینێنین بەڵکو لێرە بڕیاری گرنگ بدەین هەوڵ بدەین پێکەوە کە وەزیری کارەبا لێرەیە کێشەی کارەبا بە جۆرە لە جۆرەکان چارەسەر کاتم ماوە ئەگەرێت کاتم ماوە خەریکە دەستیانیت کێشەی کارەبا ڕێگە چارێکی بۆ بدۆزینەوە هیچ نەبێت جۆرێک چاچی بکەین کە بەقەت ئەوە بێت پێداویستی هاوڵاتیان بێت. بە نمونە هەرێمی کوردستان ڕۆژی 250,000 بەرمیل نەوت هەناردە دەکات. من پێم وایە ئەگەر پلانێکمان هەبێت بۆ چارەسەرکردنی ئەم پرسە لە ماوەی چەند ساڵێکی کەمدا ئەگەر ڕۆژانە 5,000 پارەی 5,000 بەرمیل نەوت مامە 30 سانی ماوە لام 5,000 بەرمیل نەوت پارەکەی دابنین بۆ چاکردنی کەرتی کارەبا پێم وایە سوودی زۆر باش دەبێت و دەتوانین کەرتی کارەبا چاک بکەین. یاری سوپاس بۆ کاک سۆران عومەر فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە گرفتی کارەبا من چەند خاڵێکی سەرەکیە خەمە ڕوو. ئێمە لە ساڵی 1991 تا ساڵی 2003 بەرهەمهێنانی کارەبامان کاهڕۆمایی بوو لە دوو بەنداو کە دەربەندیخان و دووکان بوو. دووکان 400 مێگاواتی بەرهەمهێنا و دەربەندیخانیش 250 مێگاوات. ئەم وێزگانە بەداخەوە زۆر ئیهمال کراون. لە 5 تۆڕباینەکەی دووکان کە هەر یەکەیان دەبێ 80 مێگاوات کارەبا بدا 3 ساڵە یەکێک لە تۆڕباینەکان وەستاون. لە ساڵی 91 تا ئێستا یەک جار ئەو کۆمپانیایی کە تەکنۆکرۆمی رووسیە سیانەیەکی سەطحی کردووە کە 15 ساڵ جارێک ئەو وێزگانە کە هەر تەکنۆکرۆمی رووسی لە ساڵی 80 تەواوی کردووە وێزگەی بەنداوی دووکان وێزگەی کارەبای بەنداوی دووکان 15 ساڵ جارێک دەبێ سیانەیەکی کولی بکە کە یەک سیانەی سەطحی کراوە. حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە ئەم 650 مێگاوات بەرهەمە کارەبایی کە لە 160 بە ئاو ئیشەکە و خۆشبەختانە سواز بۆ خوا کە کێشەی ئاومان لەو بەنداوانە چارەسەر بوو و بێڵماوسەکەی دووکان ئێستا 12 مەترکەمی کردوی شەڵام ساڵ پڕە بێتەوە. سیانەی ئەو تۆڕباینانە کە ئێستا ئەبێ 80 مێگاوات بە 60 بۆ 65 مێگاواتی لێ وەربگرە تووشی ئیهتیزازە بێ و سێ تۆڕباینەکەی دەربەندیخانیش کە بێ هەر یەکەیان نزیک بە 83 مێگاوات بن ئەوانیش ناتوانن ئەوە بن بۆیە پێویستە ئاور لەو دوو وێزگە کارۆ ئاویە بدرێتەوە کارۆماییە ئیهمال نەکرێ. بە نیسبەتێکی گشتی ئێستا کە ئێمە خواستی کارەبامان زیادی کردووە و ئەو وێزگە تازانەی کارەبا دروست بوون بە غاز و گازوایل ئیشیان کردووە. گازوایل کولفەیەکی زۆری هەبووە بەڵام گرفتێکی سەرەکی ئێمە ئەمەیە حکوومەتی هەرێم عەقدی لەگەڵ ئەم کۆمپانیانە هەیە بۆ لێکڕینی کارەباکەیان ماوەیەکی زۆر ژمارە چۆتە سەر حسابیان بەبێ ئەوەی حکوومەت کارەباکەیان لێ بکڕێ.
ئەمە پێویستە بە مراجعە هەیە جگەلەوە کێشەی سوتەمەنی بۆ وێزگەکان حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی قەیرانی داراییەوە دەعمی ناوخۆی سوتەمەنی بڕیوە کە ئەمە گرفتێکی سەرەکی دروست کردووە بۆیە نەوتی سپی کە ئێستا گرفتە نادرێ بە هاوڵاتیان هۆکارەکەی ئەوەیە حکوومەتی هەرێم یەک بەرمیل نەوت نادا بە پاڵاوگەی بازیان و کەڵک تاک و مشتەقاتەکانی بەنزینی لێ دروست بکرێ و گازوایلی لێ بەرهەم بێ نەوتەسپێکەکەی بدرێ بە ماڵان حکوومەتی عێراقی ئێستا ئەم دوو پاڵاوگەی هەرێم بەکاردێنێ بەنزینەکەی و نەوتەکەی گازوایلەکەی باتەوە هەرێمی کوردستان لە ناوخوا هیچی نییە دوا قسەم لەسەر مەسەلەی پارەی کارەبایە کە دیارە تا ئێستا ناتوانرێ وەزارەتی کارەبا وەک پێویست پارەکەی کۆکاتەوە و ئەوەشی کە بڕێک تهدید کراوە بۆ ماڵان بۆ بازرگانی بۆ پیشەسازی تەماشا بکە لە بازرگانی لە 108 سەرفەکرێ بۆ کورفەی زۆرە کاتەکە تاوا زۆر سپاس بەڕێز ڕووپاک ئەحمەد ڕەحمان ئەگەر قسە هەیە ئەگەر نا بەڕێز سەرکۆ ئازاد گەڵاڵی لێرە نیەوەنا چوار کەسمان خوێندەوە لەوانەیە ئیمزایان کردو بە پێی عورفەکەش بێ داوا لە بەڕێز لیژنەی تایبەتمەند دەکەین سەرۆکی لیژنەی تایبەتمەندیش قسە بکە فەرموو کاک بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان ئێمە لە لیژنەی تایبەتمەند لە ماوەی ڕابردووە هەم لەگەڵ بەڕێز وەزیری کارەبا و لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان وەزارەتی دارایی مختصانی بواری کارەبا لەسەر گرفتەکان بە دوواداچوونی وردمان کردووە و داواکارم ئەم بە دوواداچوونەی هاوڕێکانی تریشماری خۆم نییە داواکارم دەرفەتمان پێ بدەی بۆی قسەی لەسەرکەین لە ئێستادا خواستی بەرهەمی کارەبا 6,000 و بۆ سەرەوەی ئاستی بەرهەمێنان 3,500 ساڵ بە ساڵ ئەم خواستە زیادەکە بێگومان ئەمەش هۆکاری هەیە هۆکاری سەرەکی ئەم خواستە ئەوەیە کە تایسە سیاسەتێکی تەندروست دانەڕێژراوەتەوە بۆ ئەوەی سوتەمەنی لە بری کارەبا بەکاربهێنرێت بڕیاری ئەنجومەنی وەزیرانی کوردستان هەیە کە هەر ماڵێک بەرمیلێ نەوت عەفو و بەرمیلێ نەوتی پێ بدرێت 258 ملیۆن لتر پێویستە بۆ ئەوەی بۆ کۆی ماڵەکانی کوردستان تەرخان بکرێت حکومەتی عێراق 50 ملیۆنی تەرخان کردووە تاوەکو ێستا نیوەی ئەم 50 ملیۆنە هاتووە کەواتە نسبەی عجز 230 ملیۆن لترە تەنیا ناوچە شاخاویەکان 58 ملیۆن لتری پێویستە لە ئێسادا زانین شارەکان شتێکەمتر نەبێت وەکو ناوچە شاخاویەکان پێویستە بەڕێزان بۆ ئەوەی هەر ماڵێک بەرمیلێ نەوت وەرگرێت ئێمە نزیکەی طبعاً بە نرخی مەدعوم پێی بدرێت نزیکەی 30 ملیۆن دۆلارمان پێویستە ئەم 30 ملیۆن دۆلارە ئێستا ئێمە لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە قسەمان کردووە ئەڵەن قەرارمان پێوەرگرتووە بەڵام پرۆسێسەکە پرۆسێسێکی زۆر خاوە ئەگەر لە ئێسادا ئەم قەرارە ئیش پێ نەکرێت و نەکرێتە تەندەرین و نەوت دابەش نەکرێت دوجار خەڵکی کوردستان سوود لەمە نابینێت بەشێکی تر لە گرفتەکانی کارەبا ئەوەیە کە سێ هۆکار هەن کە ئەتوانین بڵێین لە 135 ئەو کارەبای کە بەرهەم دێت سێ هۆکار هەن لە 135 ئەو کارەبای کە بەرهەم دێت ناگاتە هاوڵاتیانی کوردستان ئەم سێ هۆکارە پێویستی بە چارەسەرکردنە کە یەکەمیان ئەوەیە بەهۆی لۆسس لێچوونەوە نزیکەی لە ساڵ 11 ناگا بەهۆی ئەوەی کە پێ ئەڵێن دزین و لە پشتەوەی سەعات و ڕاکێشان نزیکەی لە 115 ناگا جاگەرم داتانەوە بەڕێز وەزیری کارەبا دواتر ڕێک کاتەوە ئەوەکەی تری کارەبای بەردەوامە کە لە هەولێر 300 مێگاوات کارەبای بەردەوام هەیە بۆ کۆمەڵک شوێن لە سلێمانی 160 مێگاوات لە دهۆک 70 بۆ 80 مێگاوات کارەبای بەردەوام هەیە لە کاتێکدا بەشی زۆری ئەم شوێنانە چ ماڵی بەرپرس بێت چ بارەگای حزبی بێت نابێت لەسەر حسابی هاوڵاتیان کارەبای بەردەوامیان هەبێت با خۆیان مۆلی دەدانێن ئەم سێ خاڵە دەبێت چارەسەر بکرێت خاڵێکی تر کە بووە بەجێی پرسیار لای خەڵکی کوردستان لای ئێمەش هیوادارین وەزارەتی کارەبا ڕوونکردنەوەی زیاتردا هیچ ماڵێک لە هەولێر زیاتر لە ماڵێکی سلێمانی کارەبای نییە بە فۆرمی ناوچەگەری دروست نەکرێت هیچ ماڵێکی دهۆک لە ماڵێکی هەڵەبجە زیاتر کارەبای نییە بەڵام لە 33.5 بەرهەمی کارەبا دەگا بە سلێمانی و هەڵەبجە و گەرمیان لە 42 بۆ هەولێرە لە 24.4 بۆ دهۆکە لە کاتێکا دانیشتوانی سلێمانی زیاترە ئەمە هۆکارەکە چیە ئەو لۆدەیە بۆ وەکو چارەسەر ئێمە
دوای قسەکردن لەسەر پسپۆڕانی بواری کارەبا چکە چارەسەرێکی خێرامان هەیە مامناوەنجیمان هەیە درێژخایانمان هەیە تەنیا چارەسەرەکان ئەڵێم و کۆتایی بە قسەکانم هێنم یەکەم وەزارەتی سامانە سروشتەکان پەلە بکە یا ئیشیکانی جددیترکە لەسەر بەرهەمهێنانی غازی سروشتی چکە ئێستا بەشێکی زۆری وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا کار ناکەن لە کاتێکا ئیلتیزامی مالیان لەسەر بێ پارەکە بدەن دووەم خێراکردنی پرۆسەی پێوەری زیرەک چونکە تا ئێستا پێم وایە لە 1,570,000 نزیکەی 67,000 بەستراوە ئەبێ پێوەری زیرەک خێرا بکرێ خێراکردنی پرۆسەی دابەشکردنی نەوت بەسەر ماڵانی کوردستانە ئەم خاڵیتر کە گرنگە تا ئێستا لە کوردستانە بیر و پلانێکی جددی بووە بەرهەمهێنانی کارەبای دۆستی ژینگە نییە لەگەڵ وەگەرخستنی پاڵاوگەکان دەست خۆش بەڕێزان جگە لەو ناوانەی کە ئیمزایان کردو هەر بەڕێزێکی تر ئەوێت قسە بکە بە ناوەکەی بەلای بەڕێز سکرتێری پەرلەمانی کوردستان بنووسێ با ناوەکان بنووسێ باشە یەک دقە تو ئەو لا بنووسە منەوانە نووسە مشکلە هێویدار تا ناوەکانە نووسێت بەڕێز بۆ ئیسفادە لە وەختکەین کاک گۆران عومەر عەلی ئەگەر قسەی کتێب بوتن فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان بەداخەوە لەم عەسری تەکنۆلۆژیایە کە تا ئێستا وڵاتی ئێمە کێشەی کارەبای هەیە ئێمە ژۆک و نوێنەرانی خەڵکی کوردستان داواکەین کێشەی کارەبامان بۆ چارەسەر بکەن کە بچووکترین خزمەتگوزاریە و هەروەها پشتیوانی لە قسەکانی کاک دیاری و کاک سۆران عومەر و کاک عەلی حەمەد ساڵحەکە بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە کێشەی کارەبا کێشەیەکی زۆر بنەڕەتیەکێکە لە کێشە بنەڕەتیەکانی خەڵکی کوردستان لە ماوەی 29 ساڵی ڕابردوودا بەداخەوم کێشەیە چارەسەر نەکراوە وە ساڵانە بڕێکی هێزگار زۆریش پارە لەمەیە بێشمار بەخەرج کراوە هەندێک داتای نافەرمی پێمانەڵێن لەسەر و چەند ملیار دۆلارێکەوە ساڵانە بەستەنیا بۆ مەسەلەی گازوایل و کارەبا سەرفکراوە بەڵام ئیشکالیەتێک لەمەیە هەیە لە چۆنێتی پلانی استراتیجی و نەبوونی پلانی استراتیجی لەم پرسەیە من چەند خاڵێکە خەمە ڕۆی کە پەیوەنددارە بە کێشەی هەم کارەبا هەم کێشەی دابەشنەکردنی سوتەمەنی بەداخەوە لە وەرزی سەرما و سۆڵەیین بە تایبەتی ناوچە دوورە دەستە شاخاویەکان تا ئێستا کە نەوتیان بۆ دابەش نەکراوە خەڵک لە گوزارانێکی زۆر مەترسیداران ژیانیان و لە شارەکانی شابە هەمان شێوە ئەمە دابەش نەکراوە و ئەوەی کە پەیوەنددارە بە مەسەلەی کارەبا ئەو داتایی کە کۆنتترۆلی کارەبا دوێنێ بڵاوی کردوتەوە 3580 مێگاوات لە هەرێمی کوردستاندا بەرهەمێنرێ خواستی کارەبا کە بتوانین کارەبا چارەسەر بکەین 24 بەشێکی قسەکانە دووبارەکردنەوەی زانیاری هاوڕێکانی زرتت کاتان لێکن قسەکان با دووبارە نەبێت بۆی پێتان ئەمە ئەچمە سەر نقطە جەوهریەکە کە پەیوەنددارە بە چ شتێک ئێمە لە هەرێمی کوردستاندا ئامانێ بگەینەوەی ئایا پلان لە چه ئاستێکایە لە 29 ساڵی ڕابردوودا پێمانەوە لە پلان نییە بۆ مەسەری چارەسەرکردنی کارەبا و عەدالەت نییە لە دابەشکردنی کارەبادا ئەم کێشەیە پەیوەندی بەوەی لە ماوەی ڕابردوودا بینیومانە زۆر بارەگای حیزبی هەیە 24 کاتژمێر کارەبای هەیە سەرڕایەوەی پێویستە نەخۆشخانەکان و دامەزراوە خزمەتگوزاریەکان کارەبایان هەبێ ئەوەیان واجبە بەڵام مقڕی حیزبی نابێت کارەبای بەردەوامی هەبێت و دابینکردنی مەسەلەی بودجە تا ئێستاکە کە دەبوو بودجە باتە هەرێمی کوردستان من پێشنیازمەیە بۆی کە بودجە دێتە هەرێمی کوردستان سێکتەری کارەبا زۆرترین بودجەی بۆ تەرخان کرێ بۆ چارەسەرکردنی ئەگەر دیقەت بدەی بەرهەمهێنانی کارەبا لە ڕێی گازواییلەوە بێ پارێکی بێشماری تیا سەرفەکرێ لە وڵاتە تازە پێگەیشتوەکانی جیهاندا زۆر دوور نەڕۆین وڵاتە تازە پێگەیشتوەکانی جیهاندا تەماشاکەین تەمان خواستی کارەبا بە دەبەرابەر زیادی کردووە لەلایەن هاوڵاتیان وڵاتێکی مۆدێرنی پێشکەوتووەک و کۆریای باشوور تەماشاکەین خواستی کارەبا کاتێک کە پێشەکەوێ بەپی پلانە استراتیجەکانیان بۆ پێشخستنی وڵاتێکێک لە سێکتەرەکانیان کارەبا هیوادارە بەهێز وەربچێت. سپاس کاک بەهمان کاک جەلال محەممەد ئەمین. بەڕێز سەرۆکی پەرلەمان
بەپێی خشتەی داهاتی کارەبای هەولێر سلێمانی دهۆ گەرمیان بۆ مانگی 1 و 2 ساڵی 2019 و دیارە دەزانرێت کە ژمارەی هاوبەش بۆ وەزارەتی کارەبا 1,542,119 بەشداربوویان هەیە و لەم بڕە بەشدار بووە 965 ملیار دینار پارەی قەرز واتە حکوومەت قەرزی لای هاوڵاتی و لای فیئەکانی تری حکوومەتە و بە قەرزی کۆن ناوزەند دەکرێت و قیمەتی فرۆشتن لەم کاتەدا 120 ملیارد دینارە ئەوەی جێی تێبینیە لای ئێمە قەرزی هاوڵاتیان 681 ملیارد دینارە قەرزی حکومەت 230 ملیارد دینارە و کۆی گشتی قەرزەکان 911 ملیاری لە قەرز ماوەتەوە کەواتە وەزارەتی کارەبا و حکوومەت هێرێم تەنها توانیوێتی 45 ملیارد دینار لەو پارەیە وەربگیرێ یعنی بەڕاستی پرسیاری من ئەوەیە بۆ لەم بڕا زۆرەی هاوبەش و لەم بۆ کێ کاک جەلال وەڵاهی پرسیارم بە دانیشتنی پرسیار نییە یعنی پرسیارێکە بۆ ڕای گشتی یعنی دەبێ دیکە بڵێ بۆ ڕای گشتیە پرسیار بۆ ڕای گشتی ئەوەیە کە چۆن ئەکرێت وەزارەتی کارەبا لە کۆی 965 ملیارد دینار تەنها توانی بێتی 45 ملیارد دینار وەربگرێتەوە ما باقی لە قەرزا ما بێتەوە ئەمە حەقی بە دوواداچوونی جدیە سوپاس بۆ بەڕێستە سوپاس کاک جەلال بەڕێز کاک هاوڕێ مەلاستار کاک هاوڕێ لێرە نییە بەڕێز کاک دابان بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی بەڕێزان وەزیرانەکەین لەوە وەزارەتە جیاوازەکانەوە بە تایبەتی وەزیری کارەبا بەداخەوە پرسی کارەبا لە کابینە جیاوازەکانە نەبووە بە پرسێکی نیشتمانی نەبووە بە خەمێکی نیشتمانی لە کابینەیەک لە داوای یەکەکانە ئێمە بینیمانە لە ماوەی ڕابردووە چی بەرپرسات کات لە یەکەین بڵێ ینی قسە لەسەر بابەتی ئێستا بێ کە نەبووە خەمی نیشتیمانی بەڵگەکان بخەڕ بەست کات لە یەکەم پابندی با ناوەڕۆکی ئەو پێشنیارە بن کە خستوانتەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵگەی ناوێ هەرەوەنی کە ئێستا خەڵک معاناتی هەیە بەدەست کێشەی کارەباوە هەش کاتژمێر کارەبا دێ بەسەر ناوەڕۆکی بابەتەکەت بەڵێ دیارە لە ماوەی ڕابردووە لە ساڵی 2006ەوە چەندین کۆمپانیای بیانی چەندین خەڵکی بیانیاتونە تا هەرێمی کوردستان بۆی لەسەر ئەو غازەی لە هەرێمی کوردستان لە گەرمیان و لە چەمچەماڵ لە شوێنەکانی ترەیە کێڵگەی یاخود وێزگەی کارەبا دروست بکەن بەڵام ڕێگەیان پێ نەدراوە لەگەڵ هاوکارانمان لە ماوەی ڕابردووە سەریکی کێڵگەکانی گەرمیانمان کردووە کێڵگەی غازی لە سەرقەڵا و کۆمپانیاشێ ئامادەی دەربڕیەوە بەوەی کە وێزگەی کارەبا دروست بکات تاوەکو ئێستا هیچ بەدەمەوەچوونێک نەبووە و سەبارەت بە پێوەری زیرەک ئەم پێوەرانە بەچی ئالێتێکدا ئەندێت تاوەکو ئێستا ڕوونیە ئایا وەکو پێوەرەکانی تردراوە بە کۆمپانیایەکی کەرتی تایبەت یان ئەمەش لای وەزارەتی کارەبا ینی پرۆسەیەکی گشتگیرە ببوورە لە شێوەی پرسیارە قسەکانم دەرەکەوێ ئەزانم ینی کاکێ من بەڵام ئەمە با لەبار نەبرێ ینی ئەگەر چارەسەرێک بۆ کارەبا ئەدۆزرێتەوە بە ئەم پرۆسەیەش لەبار نەبرێ وەکو پرۆسەکانی تر ینی بەرچاوڕوونی هەبێ خەڵکی کوردستان و سەبارەت بە داهاتی پارەی کارەبا داواکەین ینی لە چوارچێوەی پرۆژەیەکە پارەی کارەباش بخرێتە سەر پاشەکەوتی موچە زۆر زۆر سپاس بەڕێزان لەو بەڕێزانەی کە ئیمزایان کردو و داواکان پێشکەش کردو تەنها سێ بەڕێزماون بەڵام ئەم ناو پەرلەمانتارە بەڕێزانش ناوەکانیان تۆمار کراوە بۆی گفتوگۆ بکە ناوەکانە خوێنمەوە بۆ یەگەرکە کەس ناوی نەنووسرابێ بینوسینەوە بۆی دەرفەت بەوانیش بدرێ بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت ئاشناخان کاگێویدار بەڕێز کاک دوکرازم کاک شاخەوان کاک نزار کاک سیپان کاک بەڵێن کاک پێشەوە کاک سیروان کاک هەورامان کاک بەهمەن مژدەخان کاک عوسمان کاک چیا کاک باڵامبوو کاک تۆڕێبوار کاک کاروان کاک سەروان کاک لوقمان کاک بەهجەت گوڵیزارخان کاک شوان کاک حاجی سەفین کاک محسن کەسێ ناوی نەنووسرابێ بنووسە بنووسە بزانە ڕزگارە حکمەتە تا بەڕێز سکرتێری پەرلەمان ئەو ناوانە نووسێت کاک ئەبوو بەکر با کاک ئەبوو بەکریش دەرفەتی بینێ یەک دقە بەڕێز سەرۆکی پەرلەمان
هەرچەندە ئەو گفتوگۆ دەستی پێکردووە دی پێشخستنی ئەم بابەتە بە کۆی دەنگ نەبوو ئێوە سێری ئەملاتان نەکرد من دەنگم نەدایە چکە پێم وایە خوێندنەوەی پێشنیازی یاسا و راپۆرتی هاوبەش بەشێکە لە گفتوگۆ دەبواە تەوەری پێشومان تەواو کردایە و وایە لیژنەی بەڵام بە هەر حاڵ ئێستا هاتووینە سەر ئەم تەوەرە بەڕای من ئەم گرفتە مزمینە دووسەرەیە بەشێکی پەیوەندی بە هاوڵاتیانی کوردستانەوە هەیە کە هۆشیاری بەکارهێنانی کارەبا بەشەکەی تریشی پەیوەندیدارە بە حکوومەت و وەزارەتە پەیوەندیدارەکانی حکوومەت ئەم کێشەیە بەشێکی پەیوەندی بە شێوازەکانی بەرهەمهێنانی کارەباوە هەیە کە ئەم شێوازەی ئێستا دواکەوتوترین و تەقلیدیترین شێوازی بەرهەمهێنانی کارەبایە لە ڕێگەی سوتەمەنیەوانێ بەڵکو ئەو شێوازانەی تر کە وزەی خۆر و هەروەها با ئەمانە بەداخەوە لە کوردستانە سوودی لێ نەبینراوە و وەزارەتی کارەبا لە ڕابردووشدا هیچ پلانێکی نەبووە بۆ ئەوەی کە سوود لەو دوو بوارە وەربگرێ کە ژینگەی کوردستان و جوگرافیای کوردستانی ژارمەتی دەرە بۆ ئەوە دووەم ئەوەی کە پەیوەندی بە هاوڵاتیانی کوردستانەوە هەیە گەر هەڵە نەبم ڕێژەی بەرهەمهێنانی کارەبا لە هەرێمی کوردستان بەقەدەر وڵاتێکی وەکو ئەردەنە ئەگەر زیاتریش نەبێ بەڵام بەداخەوە کە حکوومەتیش خۆی یارمەتی دەرە تۆ حاڵی کارەباکەت ئاوایە بەڵام لە سنوورەکانەوە بۆ بەرژەوەندی کۆمەڵێک کۆمپانیا و بازرگان ئەم هەموو ئامێرە کارەبایە هاوردەی ناو هەرێمی کوردستان نەکرێ ڕۆژانە کە ئەمەش بەڕاستی بە فیڕۆدانی کارەبای زیاد کردووە سێهەم بەشێک لەوانەی کە زیادە ڕۆکارن لە بەکارهێنانی کارەبا کەسانی خاوە نفوز و دەستڕۆیشتون هاوڵاتیەکی ئاسایی مامەڵی ئیجراعاتی لەگەڵاکرێ ڕێکاری لە دژ ئەگیرێتە بەر بەڵام کەسانی خاوەن دەستڕۆیشتوو کە کارگەی گەورە هەیە لەم هەرێمەدا بەقەدەر یەک قەزا دانیشتوان یەک قەزا کارەبا سەرفەکە بەڵام هیچ ڕێکارێکی لە دژ نەگیراوەتە بەر بۆیە ئەمەش ئەبێ لە ڕاستەیە بە یەکسانی یاسا بەرامبەر بە هاوڵاتیان پیادە بکرێەوە ئەو ئەرچی وەزارەتی کارەبایە من خۆم بۆ وەزیری کارەبای پێشووتر کارگەم بردووە کە 500 میلیۆن دیناری نەداوە هیچ ئیجراتێکی لەگەڵان نەکردووە بەڵام ئابەدەن کارەبایەکی ماڵان ببڕن کە چەند مانگەکە و هاوڵاتیان نەیداوە و بەشێکی تریشەوەیە کە حکوومەت خۆی یارمەتی دەربووە ئەو پاشەکەوتی موچەی فەرمانبەران ئەگەر حکوومەت بەشێکی بڕی کارەبای پارەی کارەبای لەوە وەربگرتایەتەوە هاوڵاتیان لەوە پارەکانیان بدایە پێم وابوو مامەڵەی هاوڵاتیانی کوردستانیش لەگەڵ حکوومەت دەستخۆش زۆر سپاس کاک ڕزگار محەممەد مەحموود نقطة نظامة فەرموو کاک باپیرت کاک ڕزگار بوو وەرێک دەق فەرموو کاک بەڕێزان سەرۆکایەتی پەرلەمان ئەندامانی پەرلەمانی کوردستان من پێم وایە باشتر وایە کە بەڕێز وەزیری کارەبا پێشتر ڕوونکردنەوەمان داتێ پرسیارەکانمان کورتتر دەبێتەوە وەڵامەکانمان لەوانەیە بەشێک لەو ڕوونکردنەوەی دەبێت بۆیە من پێشنیار دەکەم گوێ لە ئەو بگرین کاتەکەمان کورتتر دەکەین و سپاس سپاس کاک نظامێکت فەرموو یەکدا بەڕە سەرۆکی پەرلەمان حەق خۆەتی کە لە پێڕەوی ناوخۆ ئاماژەی پێکراوە قسەکردنیان بە حروفی ئەبزەتی بێت یانی شوێ وەکو عرفێکە لەناو پەرلەمان وجودی هەیە بەم شوێ بڕیان بەم شوێ بینەوە یەکەم دووەم تکایە ڕێگە بدەن پەرلەمانتاران نیگەرانەکانی خەڵک بگەن بە بەڕێز وەزیری کارەبا کە لێرە ئامادەیە بۆ سپاسەوە بۆیە تکایە بادانیشتنەکە بۆ شوێنە بێت کە وەزیر خۆی قسە بکات دوایان بەجێگەر بین ڕێگە بدەن نیگەرانەکان بگەنین دڵنیام دوای بەڕێزیان تاوی وردەکارەکان دەخەن کاروان پەیڕە و زۆر وازەحە مادەی 48 داوا کراوە ئەم بەرگەی ئیزافە بکرێت بۆ قسەکردن و تاوتوێکردن مادەی 66 هەیە ئەتوانن گفتوگۆی کراوە لە نێوان پەرلەمان و حکوومەت بکرێت و ئیستیزافەی هەر وەزیرێک پێویستکە ئەو کاتە گفتوگۆی لەسەر بکرێت کاگومێت فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕاستە بە پێی مادەی 48 کە داوای یادداشتی ئەندامانی پەرلەمان جێی کراوەتەوە و بڕگەکە داخل کرای لە بەرنامەی کار و بەڕێز وەزیری کارەباش وەکو بەڕێستانی شارەتی پێدا بە مادەی 53 هاتووە لۆیە ئەمیش پشگیری داواکەی کە باپیر دەکەم ئەو ڕوونکردنەوەی کە بەڕێز وەزیری کارەبا بیخاتە ڕوو دوای ئەوە هە سەرنج و تێبینیەکی شەبیتن ئیزافەی دیکە شەبی وەڵامدانەوە شەبیتن بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەیخەنە ڕوو زۆر سپاس. باش ئێستا بەڕێزان ئەم دوو بەڕێزە ئەم پێشنیارەیان هەیە کە بەڕێز وەزیری کارەبا ڕوونکردنەوەکەی خۆی بخاتە ڕوو بەس تەنها دوو بەڕێز لەوانەی کە داواکان ئیمزا کردو بەڕێزان ئێمە پابەندیێن با داواکانی ئەوان تەواو بێت دواترەوە بابەتە گفتوگوی زیاتر لەسن کاک ڕزگار فەرموو کاک بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان سەرەتا بە خێراتنی وەزیرە بەڕێزەکان و بریکار و ئیستافی وەزارەتەکە
بۆ چارەسەرکردنی کێشەی کارەبا پێشنیار دەکەم ئەو بلۆکە نەوتیانەی کە لە ناوچەکان هەن و بە بەرچاومانۆ غازەکەی دەبێت بە دووکەڵ و ژینگەی ناوچەکە پیس دەکات. ئەتوانین ئیسماری بکەن و بتوانن بەشێک یعنی کارەبای لێ دروست بکرێت و بەشێک لە کەمی کارەبا چارەسەر بکات. و لە کۆتا قسەما پشتیوانی لە قسەکانی کاک عەلی حەمەد ساڵحەکەم سوپاس. سوپاس. بەڕێز گوڵستان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا بە خێراتنی وەزیرە بەڕێزەکانەکەم. دیارە خەڵقی هەرێمی کوردستان ئێمەی بە نوێنەر قوبوڵ کردو و ئێمەی ناردوێتە ئەم پەرلەمانە کەدا کۆکی کار بین لە مافەکانی ئەوان. هیوادارم ئەم حکوومەتی هەرێما کە چاکسازی کردوتە دروشمی سەرەکی خۆی خەڵک چیتر ناومێد نەکا. بەڕێز گوڵستان خان کاکەم پابەندی ئەو پێشنیارەی خۆتان بن کە ئیزافەتان قسەکردن لەسەر کەمی کارەبا و دابەشنەکردنی سوتەمەنی بابەتی چاکسازی و بابەتی تر بابەتێکی تر لە کاتی کە قسەی لەسەرەکە زۆر سپاس. مەبەستم لەوەیە کە خەڵک ناومێد نەکەین لە پێشکەشکردنی خزمەت گوزاریەکان. بەڕاستی یعنی لە هەرێمی کوردستانە بەرهەم زۆرە بەڵام ناڕێکین لە دابشکردنەکەی. یعنی ئەکرێت چارەسەری گرفتی کارەبا بکرێتە چارەسەرێکی ئەوەڵینی کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. چکە بەڕاستی خەڵک یعنی فشارێکی زۆری لەسەر ئێمەیشە بۆی ئێمە ئەو داواکاریمان پێشکەش کردو بە بەرپرسیارێتی. سپاس. بەڕێزان کاگیم داد فەرم کاک. نقطە نیزامە؟ من پشتگیری بەڕێز باپیر کاک مەلا دەکەم یەکەم جار جەنابی وەزیر کارەبا ڕوونکردنەوەیەکە بێ. بەڕێزان ئەو بەڕێزانەی کە داواکەیان پێشکەش کردبوو هەمویان ڕەفەرتیان پێدرا و قسەی خۆیان کرد. ژمارەیەک پەرلەمانتاری تری بەڕێزیش داوایان کردووە دەرفەتیان پێ بدرێ و قسە بکرێ. بۆیە ئەو پێشنیارە شێ و سێ پەرلەمانتاری بەڕێزیش پشتگیریان کردووە کە بەڕێز وەزیری کارەبا داتا و زانیاریەکانی خۆی بخاتە ڕوو. بەڵام پێشەوەی ئەم بابەتە من وەکو پێشنیارێک بۆ خۆتان پێمان باشە بەشێک لەو پەڕێزانەی تریش کە داوایان کردووە قسەکان ئەگەر قسەکان دووبارە نەبن دەرفەتیان بینێ بۆی دوا دەرفەت بدەینە بەڕێز وەزیری کارەبا داتا و زانیاریەکانی خۆی بخاتە ڕوو. بەڕێز کاک بەهمەن. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەگەڵ بەخێراتنی وەزیرە بەڕێزەکان ڕاستی خاڵێکی زۆر گرنگەیە ینی ئەو داتایی بڵاو بۆ تۆ 3580 میگاوات کارەبا لە کوردستان بەرهەم دێ و وەزارەت وتوێتی 6000 میگاواتمان پێویستە. ئەمە لەسەر چ بنەمایەک لە کاتێکە وڵاتی زۆر لە ئێمە گەورەتر و ژمارەی دانیشتوانی زۆر لە ئێمە گەورەتر هەیە بە 4000 میگاوات و بە 3000 میگاوات کافی ئەبێ. ئایا ئەمە هۆکارەکەی ئەو بێسەروبەریەیە کە لە کوردستانە هەیە و کارەبا بەکاردێ و خەڵک کارەبا بە فیڕۆ دەدا و لە کارەبا لە دام و دەستگاکەن و لە هەندێک جێگە دەدەزرێ و تاکەی بەڕاستی وەزارەتی کارەبا وەزارەتی ناوخۆ دەستگای ئاسایش هاوکاریان نابن بۆ لابردنی ئەو زیادەڕێیانە و ڕاگررتنی و بەفیڕۆنەچوونی ئەو ژمارە زۆرەی میگاواتی کارەبا کە ئێمە من پێم وایە ئەوەی کە ئێستا هەیە بەشی کافی کوردستانەکە بەڵام ئەگەر تەنزیم بکرێ و ڕێکوپێک بکرێەوە ئەو زیادەڕەویانی لەسەر لا ببرێ وە پێوەری کارەبا دەبێدا مندێ. ئەمە وڵاتێکین زۆرترین مانگەکانی ساڵمان ڕۆژی هەیە بۆچی سوود لە وزەی ڕۆژ نەبینین وزەی خۆر نەبینین بۆ کارەبا لە کاتێکە ئەو کەمتر ژینگە پیسەکە و بەرهەمێکی باشی هەبێ ئەگەر حکوومەتیش لە بەرقەیرانی داراییەتی دەکرێت کارگەکان لە کوردستانەوە هەندێک دام و دەستگا ناچار بکرێن کە خۆیان کارەبای لە ڕۆژ دروستکەن بۆ خۆیان و بەکاری بێنن. خاڵێکی تر کە زۆر گرنگە بەلامەوە جەنابی سەرۆکی پەرلەمان ئەو ئاوانەی کە لە بەنداوی تەمان ئاوێکی هەموو ئاوی عێراق لە بەشی زۆری لە کوردستانەوە دەچێ بە تایبەتی هەر دوو بەنگاوی دوکان و دەربەندیخان کە لەژێر کۆنتترۆڵی ئێمەدایە. باشە بۆچی بەغدا لە 2014ەوە بودجێ ئێمە دەبڕێەوە لە 2019شەوە بە بیانی 250,000 بەرمیل 1 دینار بودجە بۆ وڵاتە نانێرێەوە بە ساقەسەری موچەوان کاکێ من خوا ئەگەر تەواوی کەم بۆچی ئێمە کە کاتم تاونە بۆ کاکێ من کاتم ماوە بۆیە ئەو ئاوەی ئێمە بەدەستمانە بۆ بەکاینێن بەرامبەر بە نەوتی سپی لە کاتێکە عێراق و توێتی 50 میلیۆن لتر بە نەوتی سپیە نێرین تا ئێستا 25 میلیۆنیشی ناردووە. ئاخیر خاڵم ئەوەیە لە وڵاتێکی وەکو ئێرانە کە زۆرترین کارەبای هەیە و کارەبا دەفرۆشێتە چەندین وڵاتی دەوروبەری لە هەموو ئێرانە بەقەدەر هەولێر سبلتیتیانە بۆچی وەزارەتی کارەبا ئەم ئامێرانە سوپاس کاک بەمە کاتەکە کاک پێشەوە فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان
بەخێراتنی وەزیرە بەڕێزەکانەکەین بە تایبەت وەزیری کارەبا کە ئەمە ئێستا قسەی لەسەرەکەین پەیوەندی بە بەڕێزیان هەیە پاڵپشتی قسەکانی برای بەڕێزم کاک عەلی حەمەساڵح حەکەم کە لە لێژنەی سامانە سروشتیەکان ئێمە بە دوواداچوورمان هەبووە پێشتر تێبینی خۆمان گەیاندووە لەسەرم بابەتە چارەسەریشمان خستۆتە ڕوو بەڵام نازانم بۆچی ئێمە زستان بیرمانەکەوێتەوە کە بێت نەودابین بکەین کێشەکە ئەمەیە هاوینەکە ئەزانیت کە زستانت لە پێشەوە خەڵک نەوتی پێویستە زستان بیرتەکەوێتەوە ئەزانی کێشەی کارەبا دێتە ڕوود زستان بیرتەکەوێتەوە کوردەواری ئەڵێ من لە دوای باران فەرنجیم بۆ چییە ئێستا ناوچە شاخاویەکان هەموو بەفربارین تێدا دەستی پێکردووە لانی کەم هەر ماڵێک لە ناوچەیەکی شاخاوی نزیکەی 3 بەرمیل نەوتی پێویستە و هەر بەرمیلێک لەم نەوتە لە نێوان 140,000 بۆ 160,000 دابی نەکرێت تۆ حسێبی بکە لە ماوەی مانگێکە ئەم زەختە بخەیتە سەر ماڵێک کە نزیکەی 400,000 بداتە نەوت ینی فشارێکی گەورەیە هەروەها ئەمەوێ بڵێم ئێمە لە بەرهەمهێنانی کارەبا کێشەمان نییە کێشەی ئیدارەدانمان هەیە هەموو هۆکارەکان ئاشکران هەمویان ڕوونن چەند ساڵە قسەیان لەسەرەکەین دووبارەیانەکەینەوە ئەوەندە ئەدزرێ ئەوەندە ئەدرێتە معمل ئەوەندە نازام چی لێدێ بەڵام تا ئێستا ئێمە چارەسەرێکی بنەڕەتی بەدی ناکەین مادام کە هۆکار دیارە بۆچی یعنی ئەگەر دەردەکەت دیاری کردو بۆ دەرمانەکە نادۆزیتەوە دواخستنی دابەشکردنی نەوت زیانەکانی تەنها بۆ گیرفانی خەڵک نییە زیان بە ژینگەی کوردستانە گەێنێت یەک دار سنەوبەر پێویستی بە 100 ساڵ هەیە بۆی کە ببێتە دارێکی تەواو بەڵام بە 2 ڕۆژ لە ناوچە شاخاویەکانە خەڵک ناچارە بێت بچێت دارەکان ببڕێتەوە ژینگەی کوردستان وێران بێت ژینگەکە تێک بچێت و تۆ مبەڕێرێکی شت پێ نییە بڵێ مەیکە یعنی تۆ بە چه هۆکارێک ئەڵێیت 50-60 سانتیمەتر لە هەندێک ناوچە بەفرە بارێت چۆن پێڵێت تۆ مەی بڕەرەوە ئەڵێ دووەرە پارەم دەرێبانی بڕمەوە جگەلەوەی کە هۆشیاری بەکارهێنان برادرانم قسەیان لەسەری کرد من نامەوێت ئەمە دووبارە بکەمەوە لەبەرەوەی کە ئەمەش بەشێکی بچووکی هۆکارەکەیە بەڵام ئەوەی کە پێویستە مادام هەموو شتەکان وازح و ڕوونن تکایە ینی با لێرە چوونە دەرەوەی تر کێشەکە وەکو خۆی نەبێت هەمووی وازح و دیارە پرسیار ئاراستەی بەڕێز وەزیری ناکەین بەڵام هەمووی ئەبیستێت و ئەوانەشی کە تایبەتمەندن بەم بابەتە هەموو ئەیبیستن ئەزانن کاکە با بە دوای چارەسەرێکا بگەڕێن ئەوەی کە خراوەتە ڕوو نزیکەی 30 میلیۆن دلار بۆ ناوچە شاخاویەکان با هیچ نەبێت جارێک و چارەسەرێکی سەرەتایی ئەمە بخرێتە ڕوو ناوچە شاخاویەکان چارەسەر بکرێن بۆ زیان بەرژینگەی کوردستان نەکەوێت دوایی شارەکان و شوێنەکانی دیکەش هەوڵیان بۆ بدرێت سپاس کاک باڵام بۆ فەرموو سوپاس جەنابی جێگری سەرۆکی پەرلەمان من دەستخۆشی لە کاک بوبەکر و کاک سۆرانەکەم دیارە ئەوان هەندێک لە قسەکانی منان کرد بەس ئەوەی من لێرە بینم لە کێشەی کارەبا و سوتەمەنی نەبوونی پلانێکی درێژخایەنە بەداخەوە ئێمە هەم نەک هەر تەنها بڵین وەزارەتی کارەبا بەڵکو حکوومەتەکەشمان پلانێکی درێژخایەنی نەبووە هەموو پلانەکانمان پلانی کوردخایەن بووە وایە من پێم خۆشە ئەگەر جەنابی وەزیری کارەبا پلانێکی درێژخایەنی هەیە چونکە ناکرێ ئێمە هەموو ساڵێک دابنیشین هەموو وەرزێکی سەرما هەموو وەرزێکی گەرما دابنیشین لەسەر کێشەی کارەبا قسە بکەین بۆیە باشتر وایە ئەگەر هەر پلانێک دانرێ پلانێکی درێژخایەن بێ باس لە گواستنەوەی نەوت و غاز و ئەمانەیەکرێ ئێمە وڵاتێکی بەرهەمێنەری غازی شلین پێم وایە ئەگەر وەزارەتی سامانە سروشتەکان پلانێکی هەبێ بۆ ئەوەی بەرهەمی غاز لە ژێی نەوتی سپی بەکاربهێنرێ هەم لە ڕووی ژینگەییەوە شتێکی باش ئەبێەوە هەم لە ڕووی تێچووشەوە شتێکی باش ئەبێ دیارە هاوڵاتیان تا ئێستا مولزەم نین بە دانی پارەی بڕی بەکارهاتووی کارەبا و وەزارەتیش نەیتوانیوە بە هەمان شێوە شەفاف بێ لەگەڵ هاوڵاتیانەوە بۆیان ڕوونکاتەوە تێچووی بەرهەمهێنانی کارەبا چییە و سەرفی کارەباش چییە و ئەم کارەبایە چۆن بەرهەم دێ بۆیە باشتر وایە وەزارەتی کارەبا پلانیشی هەبێ بۆ ئاگادارکردنەوەی بەشداربووانی خۆی چۆن کارەبا بەشێک لە قسەکان دووبارەن کاک باڵام بۆ ئەگەر سڕیکەنەوە سوپاس من ئەوانە ئەوە قسەکانم بوو بەڵام کۆڵێم باشترین شت پلانی درێژخایەنە پلانی کوردخایەن هیچ ئیسفادەیەکی نابێت لە سەرفکردنی داهاتی ئەمڕۆسە بەفیڕدان نەبێت. کاک دکتۆر شێرکۆ جەودەت فەرموو. بەناوی خی گەورە مهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشەکی بەخێر هاتنی بەڕێزان وەزیرانی ڕۆشنبیری وەزیری کارەبا و ستافی یاوەری دەکەم
من داوا لە جەنابتەکەم بە حکمی ئەندامەتیم لە لیژنەی وزە و سامانە سروشتیەکان و بە حکمی ئەوەی کە پرۆژەیەکی متەکامیلمان ئامادە کردووە کە زۆر پێوەی ماندوو بووین و تەنانەت تەسلیمی بەڕێز وەزیری کارەباشمان کردووە بۆەوەی کە بە داتا و بە ڕەقەم حلول تەڕحکەین بۆیە من لێرەیە ئەگەر یەک تۆس پشوو درێژتر بین حەلەکان تەڕحەکەم و دواتر ئەمێ ڕەئی وەزیری کارەبا لەسەری ڕەئی لەسەر بدات نەک ئەوەی کە پرسیاری ئاراستە بکەم بە کورتی و لە کاتی خۆشما تاوا بم بەس هیوادارم یەک تۆز بوارم پێ بدەن تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 8 ملیار دۆلاری خرج کردووە بۆ کەرتی کارەبا لە ماوەی 25 ساڵی ڕابردووە کە ئەمە یەکێک لە ڕێکخراونە دەوڵەتیەکان کە عرضی بۆ عێراق و هەرێمی کوردستانیش تەقدیم کردووە بە 1 ملیار دۆلار لە ماوەی 2 ساڵە ئەتوانێت کارەبای هەرێم کا بە 24 ساعت لە ڕێژەی زیادبوونی بەکارهێنانی کارەبا ساڵانە تەقدیر ئەکرێ بە لە 16 لە هەرێمی کوردستان کە کێشەکانی سەرەکی لە بواری ستاف و میکانیزم و یاسا و ڕێنمایەکانە بینێتەوە بۆ نمونە لە بواری ستاف و پەیکەر و ڕێخستنی یاسا و ڕێنمایەکان لەم خاڵەدا تیش دەخینە سەر چەند گرفتێکی سەرەکی کە بریتیە لە تێکەڵی لە دەسەڵاتەکان بە تایبەتی لە نێوان دیوانی وەزارەتی کارەبا و بەڕێوەبەرایەتیە گشتیەکانی پارێزگاکان و نەبوونی یاسای پێویست و سیاسەتی شەفاف بۆ وزە و ڕێنمایەکان کە بگونجێت لەگەڵ واقعی هەرێمی کوردستان میکانیزمەکان ڕای وەزارەتی کارەبا چییە لە سەرسپاردنی ئەرکی بەرپرسیارەتی لە پەیکەری ڕێخستنی وەزارەتی کارەبا لە گشت جونگەکانی بەڕێوەبردن بە کەسانی پسپۆر و شارەزا کە ئێستا تێبینی زۆر هەیە لەسەر ئەو پۆست و ئەو مۆقعانە کە لە زۆرێکە محاسسەی حزبی دەوری تیابینیوە دوو هەموارکردنی یاسای وەزارەتی کارەبا ژمارە 5 ساڵی 2006 ئایا پێتان وانیە ضرور بێ وە گونجاندنی لەگەڵ کات لە یەکەم ئەمانە چوە شێوەی پرسیارش بە پێی مادەی 63 پرسیارە کاکشێ داخل لە شێوەی پرسیار تەرخەت کرد پرسیاری زارێکیان پرسیاری نووسرا و ڕێژوێنی تایبەتی خۆی هەیە من معلومەم داوە پرسیارم نەکردووە پرسیار علامەتی استیفهامی لە دوایە معلومەم داوە ئەمەیە استیغلالی یا ئیسفادە لە حزوری وەزیری کارەبا بکەم بۆی بزانین ڕەئی چییە لەسەر حەلانە فەرموو ئەم یاسایە زۆر گرنگە هەموار بکرێتەوە یاسای وەزارەتی کارەبا ژمارە 5 ساڵی 2006 وە گونجاندنی لەگەڵ بارودۆخی کارەبای هەرێمی کوردستان بە جۆرێک بەشداری پێکردنی کەرتی تایبەت بەرژەوەندی حکوومەت و هاوڵاتیان سەرپێچی و زیادەڕۆیی لەسەر سیستم هاندان و بۆ کارهێنانی وزە نوێبووەکان لە یاسای وەزارەتی کارەبایە بوونی نییە بەڕێزان ئەبێ هەموار بکرێتەوە بزانین وەزارەت ڕێی چییە هەڵۆشانەوەی بەڕێوەبەراتی گشتی دابەشکردن لە دیوانی وەزارەتی کارەبا و سپاردنی بە ئەرکەکانی بە بەڕێوەبەراتی گشتی پارێزگاکان دانانی سیاسەتی وزەی هەرێم کە تا ئێستا هەرێمی کوردستان ئێنەرجی پۆلیسی نییە سیاسەتی وزە فراغێکی گەورەیە ئەبێ بەڕوونی بخرێتە ڕوو گرتنەبەری هۆکارەکانی کەمکردنەوەی بە فیڕۆچوون کە بیلدینگ کۆدی پێوترێ جەنابی وەزیر خۆی کەسێکی پسپۆڕ و بە ئەزمونە لە بواری کارەبایە ئەزانێ مەبەسمان چییە بواری بەکارهێنان و فرۆشتنی کارەبا ئەم بوارە گرنگترین بواری چارەسەرکردنی گرفتی نەبوونی کارەبایە و کێشەی ڕاستەقینەیە پێویستە دوای دانانی یاسا و ڕێنمایەکان لە ڕیزبەندی کارەکان پلەی یەکەم وەربگرێت لێرەوە ئابووری وڵات زەرمەند دەبێت وە گرفتی زۆر بۆ سیستمی کارەبا لە دوای دانەبوونی کارەبا لێ دەکەوێتەوە ئەوەی شایانی باسەتێچووی کارەبا لەسەر حکوومەت 106 دیناری عێراقی حساب کراوە بەپێی داتاکانی وەزارەتی کارەبای عێراق بۆ ساڵی 2016 بەپێی دۆکۆمنتی تەقریری ئەحسایی ساڵی 2016 وەزارەتی کارەبا بۆیە پەلەکردن لە تەواوکردنی پرۆژەی پێوەری زیرەک کە وەزارەتی کارەبا دەستی پێکردو بە دەستخۆشیەوە بەڵام گەیشتۆ بەکۆ فرۆشتنی وزە بە تەواوی بەشەکانیەوە واتە ئیشپێکردن خزمەتگوزاری سیانە کۆکردنەوەی پارەی کارەبا چارەسەرکردنی ئۆڤەرلۆد بەڕێوەبردننی سیستمی پێوەری زیرەک ئەمانە هەمووی یعنی کاتەکە 2 دقە زیاتر ماویتە تێ ئەمە آخر کات لە یەکەم 2 دقە زیاترمان لە کاتی خۆت داویتە تێ من هیوادار بووم کە ئەم پرۆژە متەکاملی کە 6 مان پێوەی ماندوو بووین وەختی زیاترمان ئەم کۆبوونەوەی بەڕاستیە بێ بۆیە ئەم پرۆژەی مناقەشە بکردایە چونکە کێشە سەرەکیەکان لەوەی کە 8 ملیار دلار حکوومەت سەرفیەکە و ناگا بە نەتیجە لە کەرتی کارەبا لێرەدایە سپاس کاک شوشێر بەڕاستی هیوادارم جەنابی وەزیری کارەبا ڕەئی وەزارەت بڵێ لەسەر ئەو تەرخانەی کە پێشترۆک و فاسۆنی دکتۆر شێرکۆ داماندا مەشروعێکی متەکامل کاک سەروان فەرموو بەڕێزان سەرۆکاتی پەرلەمانی کوردستان من پرسیارم هەیە بەڕاستی لە هەمومان لە
سەرۆکاتی پەرلەمان و لە وەزیرە بەڕێزەکان و لە هەموو پەرلەمانتارەکان هەمومان لەگەڵ ئەوەین کە پرسی کارەبا چارە بکرێت هەمومان لەگەڵ ئەوەین کە نەوت بەسەر هاوڵاتیاندا دابەش بکرێت هەمومان کەسی ماشەڵامان لێبێت زۆر باش دیارین لە دەنگدان و لە گوتار و لەوە بەڵام نازانم ئەوەی کە ناشیکە هەر خۆمانین نازانم هۆکار چییە یعنی توانای چارەکردنمان هەیە حەزی چارەکردنمان هەیە بە گوتار و بە گوتن بەڵام چارە نییە تا ئێستاەوە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە من وای دەبینم هۆکار لە یەک شتە ئەوەی من تێبینیم کردبێ لە بوونە پەرلەمانتاری من ئێمە ڕێز لە کات ناگرین هۆکار ئەوەیە بەڕاستی لە دانیشتنی پەرلەمانی کوردستان من گلەی ئەوەم هەیە هەموو جار کە دادەنیشین 45 دقە دوای ئەو کاتەی بۆ دیاریکراوە ئەگەر لەسەر بابەتی کەمی کارەبا و دابەشنەکردنی سوتەمەنی قسە بکەیت تکایە ئەوە پەیوەندە بە ئەوەوە ئێمە ئەگەر ڕێز لە کات بگرین ڕێز لە هەموو شت دەگرین چونکە دەستگایەکی بەڕاستی پەرلەمان شوێنی یاسادانانە لە شوێنی یاسادانان ئێمە نایاسایی بکەین چۆن دەتوانین پرسی خەڵک و چارەی کێشەکانی خەڵک بکەین ئەوە یەک دوو بەنسبەت پرسی کارەبا دیسان دێمەوە سەری ئەوەیە کە ئەو شوێنانەی دام و دەستگا حزبی و بڵێن باغچەکان مەزرعەکان و حتا کۆمپانیاکانیش ئەوان سعاتیان نییە کارەبایان هەیە بەڵام خەڵکی داما و سعاتی هەیە کارەبای نییە تەواو سوپاس کاکسەکە دووبارە بوو نە دووبارە نییە عەزیز دووبارە بۆ هاوڕەکانت باسییان کردو سوپاس بەس مەجال بدە تەڵەبی من چییە دووبارەیە دەستیان خۆش ئەوە دەڵێت من دەستی ماژە فەرموو کاک تەڵەبی من ئەوەیە ئەو شوێنانەی بێ سعاتن و ئەو شوێنانەی بە سعاتن کارەباکە بچێت بۆ بە سعاتەکان ڕەشڕوتی ئەم وڵاتە زۆر سوپاس کاک کاروان فەرموو بەناوی خدای گەورە میهرەبان بەڕە سەرۆشی پەرلەمان تکا دەکەم پێم نەبڕی و ئەگەر پابەندی خاڵی پەیڕەوی بیت پێت نابڕم پەرلەمان دڵنیاوە پابەند دەبم بە جوێرەی مادەی 49 دەکەم گفتوگۆکانی خۆم دەکەم پرسیاری شاڕاستە ناکەم لە ئێستادا یەکێک لە کێشە گەورەکانی کارەبا لە هەرێمی کوردستان نەدانی سوتەمەنیە بە دوو پاڵەوگەی گەورە کە لە هەرێمدا هەمانن ئێمە گرێبەستێکمانەیە لەگەڵ هەردوو پاڵەوگەکە کە ماوەی 3 ساڵی ماوە تا ئێستا هیچ کەسێک باسم گرێبەستان ناکە کە پاڵەوگەی قەیوان و پاڵەوگەی کارن ئەم دوو پاڵەوگەیە بەدانپێدانانی حکوومەت خۆی 150,000 لتر نەوت دەپاڵێون بەڵام هەموو ئەو نەوتەی کە دەیپاڵەون دەنێرنەوە بە بەغدا بۆ پێیەکە حکوومەت هەرێمی کوردستان هیچ بڕێژ سوتەمەنی کە دابین ناکات کەمە خۆی کێشەیەکی گەورەیە حەلکردنی ئەمەودانی سوتەمەنی بە هەردوو پاڵەوگەکە هەر چەند مودەی کارکردنیان بە یاسایی کەمی ماوە بەڵام بەشێکی کێشەکە چارەسەر دەکات بەرەمێنانی کارەبا ئەمە سەرچاوەکانی بەرەمێنانی کارەبان 182 غازی سروشتیە و 170 نەوتی ڕەشە سەدا تقریبان 6 شتێکی گازواییلە ئەگەر ڕقەمەکان ئەبدەیتنین هیوادارم جەنابی وەزیری کارەبا ڕاستم کاتەوە بەشێکشی هایدرۆپاوەرە کە 5.5 دیاری کراوە کە بەداخەوە دەبووە ئەم ڕێژەیە کە دوو وێزگەی کارەبایی گرنگمان هەیە زۆر زیاتر بووە لەمە کێشەی گەورەیە ئەم حەتانەی کە هەمانن دەبووە بە گاز ئیشیان پێ بکرێن نەک بە غاز بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2007 عقدێکی واژۆ کردووە کە عقدەکە لە بەرامبەر پارەیەکدا بۆ هەر لترێک 1250 دینار بووە بۆیە لە بەرامبەر ئەمەدا گاز نادا بە حەتەکان بەڵکو غازیان پێدا و هەبوونی ئەم پاڵەوگانەش سپیکردنەوەی ڕووی ڕەشی ئەم عقدە تاڵەیە کە کراوە کە 190 پاڵەوگەمان هەیە کە بەشێکیان بەداخەوە کارێکی زۆر خراپ دەکەن هیچ مەرزێکی تەندروستی و ژینگەییان تێدا نییە بەڵام واقعەکە بەو شوەیە کە دەبینین ئێمە دوو وێزگەی کار و ئاوی گرنگمان هەیە کە وێزگەی کار و ئاوی دوکان و دەربەندی خانۆک و برای عزیزم کاکسۆران ئاماژەی پێکرد 650 مگاوات کار بە بەرهەمدێنن وێزگەی کار و ئاوی دێرەلووک و بێخاڵیشمان هەیە کە تقریبان 130 بەرهەمدێنن بەڵام حکوومەتی هەرێم بە هیچ شێوەیەک هیچ گرنگێکی بەمان نەداوە جگەلەوەی کە بین وێزگەی کار و ئاوی تازە بکەینەوە و ئەم دوو وێزگەی کە هەمان ئەگەروین هایدرۆپاوەرەکان ئەم تۆرباینانە کە بێن دەستکاری بکەین دوو ئۆندەی بکەین ڕەنگە ڕێژەی بەرەمێنانی کارەبا لە وێزگەی کار و ئاوە لە هایدرۆپاوەرەوە لە 650 بگاتە 850 بۆ 900 شۆ دوات داواکارم کە بەڕێزیان دوایی ڕوونکردنەوەی زیاتری لەسەر بدەن یەکێک لە کێشە گەورەکان ئەوەی کە باسکرا کێشەی دابینکردن کە من پێم ناخۆشە وەزارەتی کارەبا بەداخەوە 3500 لەسەر خۆی کردووە ماڵ چونکە 3500 بە بەردەوامی بەرهەم نایەنێت 3200 بۆ 3500 بەرهەم دێنێت و خواستی هاوڵاتیان زیاتر لە 7000 بەتایبەت لە 15 بەدواوە بەدانپێدانانی وەزارەتی کارەبا خۆی سەداستی ئەم ڕێژەیە بەهەدەر دەدرێت چونکە ئێمە کێشەی تەولیدمان نییە کێشەی دابەشکردنمان هەیە زیاتر
ئەم پرۆژەی سمارت میتەرە کە بەڕێزیان هیوادارم بۆ خەڵکی کوردستان ڕوونکردنەوەی زۆری لەسەردات حکوومەتی هەرێمی کوردستان 350 میلیۆن دلاری بۆ دەرخان کردووە و مودەی پرۆژەکە لە بەهاری ساڵی 2010 کۆتایی پێهاتووە تا ئێستاش ئەم مودەیە درێژ دەکرێتەوە پێی خواستی کۆمپانیەکان کە 6 بۆ 7 کۆمپانیا کاری لەسەر دەکەن تکایەت بەڕێ سەرۆکی پەرلەمان لە پێڕۆدا قسەم کردو ئەگەر ڕەگەم بدەیت کاتەکەت کەمی ماوە کاتەکەم بەسەر چاو ئەگەر ڕەگەم بدەیت 350 میلیۆن دلاری بۆ تەرخانکراوە لە بەهاری 2010 تەواو بووە بە ویستی کۆمپانیەکان و لەگەڵ گۆڕانکاری وەزارەتەکان و وەزیرەکان پرۆژەکە درێژ دەکرێتەوە دەبووە مانگی سەی ساڵی ڕابردوو تەواو بێ درێژراوەوە بۆ ساڵ نوێیەکی تر بەداخەوە کە من نازانم چۆن ئەمەکراوە هیوادارم کە بەڕێزیان ڕوونکردنەوەی زیاتر کاروانگیان کاتەکەت تەواو سەرۆکی پەرلەمان تکات لێ دەکەم کاتی زۆردا برادەکانم تکات لێ دەکەم ڕەگەمدا هیچ کاتێک دەی سوپاس تۆزێک زوو بەسەر چاو بەنسبەت چارەسەری سەرچی ڕیشەی کارەبا دابینکردنی وزەنێوبووەکانە بە تایبەتی وین تۆرباین هایدرۆپاوەر و تاقی شەمسی کە لە کوردستان زۆر لەبارە و ئێمە پرۆژە یاسایەکمان تەقدیم کردووە کە هیواخواز بووم سەرۆکاتی پەرلەمان خوێندنەوەی بەکوەکانی کرد بۆ نەوتی سپی دوایین قسەم تکایە بۆ نەوتی سپی وەکو برای بەڕێزم کاک عەلی ئاماژەی پێکرێمە لیژنەکە بە دواداچوومان کردو 250 میلیۆن لتر بەل نەوتمان بۆ هاتووە 15 میلیۆن لتر هاتووە بەڕێ سەرۆکی پەرلەمان لە ئێستادا مانگی 12 پاشی 15 ڕۆژی تر سەرماکە وردە دەکەم دەبێت لە 15 یەکەوە پێویستمان بەنەوت نامێنێت سوپاس کاک کاروان کاک هێویدار فەرموو سوپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان پرسیارەکانم لەسەر کەرتی کارەبایە زیاتریش باسی پارێزگای دهۆک دەکەین بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێستا بەپێ و داتانەی وەزارەتی کارەبا ئەعلانیان کردووە ڕۆژانە 37 حتا 45% ئەو پەڕی کارەبا دەگاتە خەڵکی هەرێمی کوردستان بەڵام لێرە کارەبای مۆلیدە هەیە زیاتر ئیش دەکاتن ئەم زیاتر کارکردنی مۆلیدەکان باری خەڵکی کوردستان گرانترە کات ماگەنە دەبێت پارەی زیاتر بدەنە خەڵک و خەڵکیش دەڵێت مۆلیدە بوونەتە حکومەت و لە حکومەتیش بەهێزتر لێ هاتوون ئێمە باسی دهۆک دەکەین جەنابی سەرۆکی پەرلەمان حالەتی سەرەتان زیاد بووە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەمەی حالەتی سەرەتان زیاد بووە دووکەڵی مۆلیدەکانە کە لە یەک ڕۆژدا لە پارێزگای دهۆک 1,500,000 لتر گازوایلی زۆر پیس بەکاردێنێتن لەو مۆلیدانە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێ ئەو بەرنامەی حکومەت دایناوە تەنیا 24% کارەبا پشکی دهۆک داینەوە دهۆک غەدرێکی زۆری لێ هەیە لە بواری کارەبا غوبنی لێ بەڕێز وەزیری کارەبا خۆی بەڕێوەبەری گشتی بووە لەو پارێزگایە لە دهۆک ئاوارەیەکی یەکجار زۆر هەیە لەوێ کارەبا لە پشکی دهۆک بۆ ئاوارەکان دەچێت بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرەکانی بەرگریمان هەیە لە دهۆک کارەبایی بەرگری کوردستان لە دهۆکە لەسەر حسابی خەڵکی دهۆک کارەبا بۆ ئەوێ دەچێتن و پشکی کارەبای دهۆک حتا ئێستاش زیاد نەبووە تەنیا 24% ئەمە دیسانەوە پیاڵێن غەدرە لە دهۆک دەکرێتن بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێ ئەو بەرنامەی کە حکومەت و خود وەزارەتی کارەبا ئەعلانی کردووە لە 3500 کارەبا میگاوات کارەبا 27% کارەبا نامینێت 13% دەدەزرێتن کە پیاڵێن خەلەلی ینی نامینێت پیاڵێن خەلەلی تەکنیکی 14% دەمینێت ئەو 14% فی 3500 دەکات ڕۆژانە 500 میگاواتی کارەبا سێ دەمژمێری کارەبا بۆ خەڵکی ئێمە زیاد دەبێت کێ ئەم کارەبای دەبێتن ئەوەی کە دەوڵەمەندە و بەرپرسیارە لە هەموو شتێک بەخشراون سوودمەندن ئەبێ کارەباشی ببێتن ئەبێ عیلاجێکی لەو مەزرعانە بکرێتن جەنابی سەرۆکی پەرلەمان ئێمە وەکو پەرلەمان پاڵپشتی وەزارەتی کارەبا و حکومەت بکەین ئیجراعاتی تند بەرامبەر ئەو خەڵکانە بگرێتە بەر کەوا دەکاتن کارەبای ئێمە زیاد بتن پێشنیارێکیشم هەیە جەنابی سەرۆکی پەرلەمان لێرە بوو بەڕێز وەزیری کارەبا دوو ڕێگا ئەتوانین بگرێنە بەر یەک حالەتی دزین چارەسەر بکەین و وەزارەتی کارەبا و حکومەت ئەڵێتن کاکە پارەی ئێمە خەڵک ناداتن کارمەتمان نییە بۆ وەرگرتنی پارە ئەتوو خەڵکێکی یەکجار زۆر خوێندەوار و دەرچووی زانکۆ هەیە ئەتوانی ئەو خەڵکە وەکو گرێبەست لەگەڵیان بێ هەر لە ڕێژەی ئەو پارە کێ زیاترین پارەی هێنات نسبەکی لەو پارە بدێ ئەو خەڵکە هەم خەڵک بە ئیش دەکەوێتن هەم پارەش بۆ حکومەت دەگەڕێتەوە زۆر سوپاس بۆم دەکاتە سپاس کاکێویدار بەڕێز دکتۆر کازم فەرموو بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە من قسەکانم بۆ دەست پێ یەکەم ئەلەم دۆخە خراپەی کارەبایە هاوڵاتیەک تەلەفۆنی بۆ کردەموتی 3 ڕۆژە کەمینم داناوە بۆ کارەبا و بۆ ئاوی گەرم بۆی خۆم بشۆم باش بشکول لە دوای 3 ڕۆژ ئاوی گەرمم دەستکە و خۆمی پێ بشۆم بەڕاستی ئێمە
ئەگەر ئەو هاوڵاتیە پەیوەندی پێوە کردوین چەندین هاوڵاتی تر هەیە یان زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان بەداخەوە لەم دۆخە سەرماوەیە بەم شێوەیە بەم دۆخەیە تێپەڕێ لە مانگی لە مانگی یانزەیە لە شاری سلێمانی 390 کاتژمێر بە معدەلی دراوە بە هاوڵاتیان بە کۆی مانگەکە کە دەکاتە نزیکەی 11 سەعات لە شەو ڕۆژێکە لە مانگی دوانزەیە ئەم کاتژمێرانی کارەبا زۆر کەمتر بۆتەوە چەندین وێزگەی کارەبا هەیە کە بەهۆی پێنەدانی سوتەمەنیەوە یان هەمووی یان بەشێکی وێزگەکە کار ناکات و بەرهەمی کارەبای نییە جگە لەوە محەطەی کارەبا هەیە لە ساڵانی ڕابردووە 1 ئەمپێر کارەبای نەداوە بە هەرێمی کوردستان بەڵام چەندین ملیۆن دۆلاری لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتووە ئەمانە ئەو نەقسانن کە دۆخی کارەبای لە هەرێمی کوردستانە گەیاندووە بەمڕۆ سەبارەت بە دانانی جۆزەی 16 ئەمپێری و 20 ئەمپێری و پێوەری زیرەک و ئەوانە وەکەوەی کە لە سەید سادق جێبەجێکرا بەداخەوە دەرکەوت کە نەیتوانی کێشەی کارەبا جۆزەی 16 ئەمپێری و 20 ئەمپێری نەیتوانی کێشەی کارەبا کێشەی کەمی کارەبا لەو ناوچانە چارەسەر بکاوە ئێستا قەزای سەید سادق هەندێکیان پەیوەندیان پێوە کردوون کە کاتژمێرەکانی کارەبایان کەمترە لە 20 کاتژمێر سەبارەت بە سوتەمەنی ئێستا ئێمە لە ناوەڕاستی وەرزی سەرمایین لە زۆربەی ناوچەکانی کوردستان بەفرەبارێ بارانە بارێ سەرمایەکی زۆر سەخت هەیە و هەندێک شوێن وەکو پێنجوێن ئێستا هاوڵاتیان لەسەر شەقام خەریکی خۆپشاندانن لەبەر کەمی کارەبا و لەبەر سەرماوسۆڵە و لەبەر پێنەدانی سوتەمەنی کامە کێشەیەکی گەورەیە و گرفتێکی گەورەی هاوڵاتیانە و ئانیە و دەبێت بە زووترین کات چارەسەر بکرێ هەندێک لەو چارەسەرانەی کە گرنگە بکرێتەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەت ئەم کابینەی ئێستا دەست بکات بە زووترین کات بە دامەزاندنی هەندێک وێزگەی نوێی کارەبا کە بەتایبەت ئەو وێزگانەی کە بە گازی سروشتی کارەکەن و سوود وەربگیرێت لەو بەفروباران و ئەو بارانە زۆرەی کە هەرێمی کوردستان هەیەی و بەنداوی نوێ دروست بکرێت کە بەداخەوە ئەو بەنداوانەی لە ئاستی دروستکردنی بەرهەمی کارەبایە نەک دروست نەکراوە بەنداوێکی وەکو بێخمە تەنانەت ئامێرەکانیشی بران و تەلەفکران و ئێستا هەر وجودیشی نەماوە هەروەها ئێستا سوتەمەنی دابین بکرێت بۆ ئەو وێزگانەی کارەبا کە وجودیان هەیە بۆ ئەوەی سەرجەم محەطەکانی ناو وێزگەکان بخرێتەوە کار سەرجەم تۆرباینەکان بخرێتەوە کار و ڕێژەی بەرهەمێنانی کارەبا زیاد بکرێت ئاخر قسەم ئەوەیە کە ئاخر قسەمە لە دوای 28 ساڵ هەرێمی کوردستان لە دوای 28 ساڵ حکومڕانی لە هەرێمی کوردستانە دۆخی کارەبا بەم شێوازەیە بەڕاستی گرنگە بزانین پلانی حکومت چییە و هاوڵاتی چی بکات لە دوای 28 ساڵ بۆەوەی لەم دۆخە هەموارەی کارەبا و سەرما و نەبوونی سوتەمەنی نجاتی بێت بەڕێزان هەر بۆ ڕوونکردنەوەیەک بۆی لە بەرچاوتان ڕوون بێ ئەو بەڕێزانەی کە ئیمزایان کردووە هەمویان قسەیان کردو هەمان ڕێژەش لە پەرلەمانتارانی بەڕێز بەشدار بوون لە گفتوگۆکان و ئەو پێشنیارە شەبوو لایەن بەڕێز کە ئومێدەوە کە دەرفەت بە بەڕێز وەزیری کارەبا بدرێت و سێ پەرلەمانتاری بەڕێزیش پشتگیریان کردووە و کاتەکەش لەبەرەوەی ئێمە بناقەشەی راپۆرتی هاوبەشی لیژنە هەمیشەیەکانی تریشمان هەیە ئەزانم ئێستا دەرفەتان ئێمێ ڕێژەیەک تقریبان تا 12 ئەندامی بەڕێزی پەرلەمان ماون لەوانەی کە ناویان تۆمارکردوون لەسەر ئەم بابەتە قسەکەن بەڵام بۆ ئێمەش و بۆ ئەو بەڕێزانەشی کە گفتوگویان کردو تا ئێستا و بۆ ڕای گشتیش گرنگە بزانین ڕای وەزیری تایبەتمەند کە لەسەر داوای خۆی هاتوۆتە ئێرەوە وەکو ڕێزگرتنێکی پەرلەمان کە لە پێی مادەی 53 لەسەر داوای خۆی هاتوۆتە ئێرە ئێمە پێمان باشەوەی خێنە بەردەستەوەی بەڕێز و خۆشەویست بۆی دەرفەت بە بەڕێز وەزیری کارەبا بدرێ ڕوونکردنەوەی پێویستی خۆی بخاتە ڕوو بۆیە ئەم پێشنیارە کە بەڕێز کاگومێت خستوێتە ڕوو و سێ پەرلەمانتاری بەڕێزیش پشتیوانیان کردو ئەیخێنە دەنگدان ئەگەر لەگەڵەوەن دەرفەت دێتە بەڕێز وەزیری کارەبا بۆ ئەوەی ڕوونکردنەوەی پێویست و داتاکان و وەڵامی ئێوەش باتەوە چەند کەس لەگەڵە بەڕێزان بەڕێزان بە دەنگی 55 ئەندامی پەرلەمان لە کۆی ژماری بەشداربووان ئێستا بەڕێز
وەزیری کارەبا کاک کەمال داوای لێ یەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی داتا و سەرنجەکان و ئەو بۆچوونانەی کە هەیەی بۆ ئەندامانی پەرلەمانی کوردستان و بۆ ڕایگەشتیش با بفەرمێ دوای دەرفەتانێمێ کاکزانە کاک دووڕێبەر دوای دەرفەتانێمێ سوپاس کاک کەمال فەرموو بله زۆر سپاس جناب سەرۆکی پەرلەمانی و ئەندامین پەرلەمانی کوردستانی زۆر سپاس مال ببوورە ئەگەر پێویستت بە داتا شوێنی تر دەتوانین بێتە سەر پۆدیۆمەکە لێرە قسەکەی وڵی ئەزبیژم هەکە بداتا هەبی دا پتر من حاضریەکە کیری بجاز حەسکەم هەکە هەبیت باشتر با بێتە ئێرە حەزەکەر بۆ فەرموو ئێرە بە کاک کەمال با بێتە ئێرە براستی اف بسیارت هاتی نکرین از بیشم دوی راپورتی دا اغلبت جوابت جناب همیایت دا و بداتاجی و هک بسیار اجماجی شلا دید خدمت آوادان بله برزان سبارت روشا کارب الهرمی راستی وک وزارت پیوندیدار مشاکل کارب و وزارت کارب بس چندین وزارت دیتره و دزگه دیتره اگر باش کردن یان اف خدمت کو باشتر بیت پیشکش کردن بو حولاتیان پیوندیه کا مباشر یا پیو هی اوجی یا ایک وزارت سامان سروشتی وزارت دارایی وزارت کشتوکال و چندین وزارت دیترژی چه بیتریک جوا یعنی وکیل دف گلکا یا دیار نبید کانی مبست جوا وزارت دیچنه هکه ام بین بحث وزارت سامان سروشتی نکمه الوزارت کارب مجر خانه کارب ما چند هیه چونکی بخوا چند رقمک دیار کن که کشل کیره ما 13 محطات برامینان کاربیت هن الكردستاني اجوا 13 محطات 6737 ميجاوات كهرباء شيانت مداهنه افرو هكا سو 80 يا بيويست هابيت يانجي بودجا بيويست هابيت بودا بينكرنا سو 8 امشين برامینان كهرباء الكردستاني بكن نوكا بيتوين كردستان في ورزيدا 5500 حتی 6000 مگاواتن طبعا اف خواسته یا زیده بوی بریجه که نه یا برچاب او جیبو چی چونکی دمجمرین هبونا کاربیت کیم بون لو ما وقت او 3 ساعت کاربی تین اکثر هولاتی همی آمیرت خواه بکارتینید لو ما اف خواسته هنده زیده بوی هکه حالت طبیعی بار که 4000 حتی 4500 مگاوات کاربی خواست زیده ند بو اری ام وک وزارت برهمینانا ما گشتی چنده یان ما چند هیا نوکه
أبا جدوهي ولا تقريبا برسترين يعني برهم هنان النافتورين هريما كردستان يتاتين حتى 3605 ميجاوات جيه چوين بس امشين بيجنش نابينا 3400 حتى 3600 ميجاوات كهرباء برهميتين اف 3600 امشيانا چند كهرباء بدنا خلقي خو 11 ساعات و چند دقیقه معدل و چند روزا المعدل اف ساله همیه ما 3145 ميجاوات معدل 11 هيفال قال و 8 روزا ما يتوزيع كرين 17 ساعات و 3 دقيقه بوينه آیا اف 3145 اوی ام بیجن همیتینه بلاف کرن بو هولاتیا نخیر 2506 ميجاوات جوا بو هولاتیا چون یدی تره بو معامله 231 ميجاوات چون بو میسل 300 ميجاوات چون بو کرکوک 104 ميجاوات چون الویره سرجمه و اف رقم مگوتی 3145 چه بیت بسیار او بیت بجید آیا ام خواه امت وقتا کی دا ام محتاجی کاره بینه اریم بو چی دنه میسل بو چی دنه کرکی بسیار او اوه چیه اف محطاتت ما طبعا التزام وان هری که نزباك 6% التزام السرمه يعني بو نمونه هكام بحث محطه خورمه لبكن 1000 ميجاوات كاره بينه 6% شوي التزام السرمن يعني شهصد معناه چند مان 400 ميجاوات تويد ماين قيوان نفس حالتي 500 ميجاوات 600 التزام السرمن يعني 300 ميجاوات متفيد نفيد از حقيقي دم چند مالويري 200 هر دو شركه هیچ مانع نینه يتبجن هیچ مبكرن از ذكاره بدمه هوا بس وقت تو از جنه کرن و از ریکی جنه دمی طبعا وقافه اوی حالتی چید بیت وکیل بجن يعني حالته كناية طبيعي إذا أفكار بكيشكا أو نا التزام ما نا باريوش دفما نا صوت منياوي بلكي مسؤولية صوت منياوي وباريوي بخواد تأمين كد وكركويك يفي كاربي اتكرن بس نا أو حصامة برزان نكا ما چند طاقة مايا ياكو نهات كارينان 12 وحده ميتين 125 ميجاوات شش الدهوك دول هافلير دول سليمانية ودو خورملة محطة خورملة وهروصا سي بيستونهي دهوك هافلير سليمانية أو جيكو هاري شوان بيستونات بيتا 8.5 ميجاوات يعني ودو وحده الدربندي خان وسي وحده الدوكان أوين نت كاريدا يعني أو وحدات حاضر أوين نت كاريدا تولید آوان 2313 ميجاوات اتكاربه نوكا ويغاوي اتكاردانين اف 3500 آن 400 ام چوب كارتينن تنه دو وحده بنيف بار الدهوك ام بغازي بكارتينن يدي تري او غازا ما هي ام اعتمادا ما سركيل سر غازي بوشيل سر غازي چونكي برهمينانا هر كيلوواتكي ديزلي 13.13 سنت كفن بس هكا بغازي بيت 6.2 هكا ب HFO بيت كود بجني هيفي فيول اويل ان نفتارش 7.2 لو ما اعتمادا ما سركي امل سر غازي كارتينن تني او وحده كودني في وحده الدهوك او بيتا ايك وحده او تينا بيت او جيجبر موضوع فولتيه هكا ام ندنا شولي فولتج دروب دي تشي بيت بروجيت اوفيج ديل دوك راوستن خستخانه جي دي راوستن يعني تاثيره كتاثير دي الفيري الفيري بسيار اري حتى ام في كشي چاره سركن طبعا دو حل يان سو 80 مهبيت يان بودجا بيت فيكو اس سو 80 دابين كان سو 80 غاز مهويا هي بس جهه الخوشيه كو اف دروجه كميكا غازي الخورملا برف زيدا بينا وام توقعت كان دي تشيت حتى 5 متر مكعب كودشين 108 ميجاوات كهرباء زيدا كان نوكا هندك هاتي الناف شبكه دا او ايكش اسباب ابو زايدا محطه خبات
کو دو وحده پیکاتیه هر 105 مگاوات کاربه 300 مگاوات نوکه 175 مگاوات کاربه اشخابات جد بو مهاتینا ناف شبکه اف زیده یا مگاوات اوات یا ناف شبکه یا و هر دو سبب آبوه ام هتا کو ام وگا به محتاجی 1000 مگاوات دیتری هر چونه بید بین ناف شبکه ده اره اوا 1000 مگاوات دی تکلیفاوی چه بیل سرمه ایک وید 8 وحدت 125 مگاواتی ام كانت شوليدا بو هر وحده که 863,000 لتر غازی بو 24 ساعت بین یعنی هکت ام بیجن 8 في 863 و لتر دبنا والقال يعني بو سيه روجا وهكا نيف دولار يجيبيت دي 124 مليون دولار كيفن اف بس بو سو 8 بو چند وحده 8 وحده کو سرجان 1000 مگاوات کار بده تمام اوا 1000 مگاوات طبعا از پاره مستثمری جدا لازم 3.2 اوجي وق عقد اوجي دي بنا 23 مليون دولار يعني حتى ام 1000 مگاوات بديزلي بين ناف شبكه ده ام محتاجي 147 مليون دولار والچاري هيواد 12 كومبونا انجمني وزيران اف داتا همي جا خوزي يعني داتا شو هبا كما وكي بيجن بو عرض كربانه ما اف سياره كري كو ايه ما امكانيات هنا مادام سو 8 غازنين لازم پاره هي 147 مليون دولار بو اف تامين كان وجا اف وكي بيجن انجمن همي وجناب وزير جي حاضره اف از بيجمل ويرجي اغوتي وجارا كاديتري چونكي هوني نرت خلقينه يعني فيت ام خوش غانزت خلقي عاجز نكن حقك سرما اب خلقي او امتيناي نوارا لازم ام خدمت خلقي بكن ورازغو بجن قلبي خلقي كيش اما زبيجم رقم ديار كر سو 8 ايام بودجا بي تي في بو كارينا سو 8 هروسا كيشا خطوطه دا طبعا چندين شو لازم بينكرن چندين محطات ما يتهين السليمانية الهافلير الدهوق محطات ان يتخلاص من ابا بري چند ساله يعني 2013 و14 حتى انه ك هيلن بي تي في بو نهاتي نگردان يعني شوان السليمانية محطه بازيان 63 مليون دولار اللي شوين بس حتى انه ك خد بو نهاتي الناف هافلير محطه روناكيه محطه ازاديه محطه يكاس نزانه الزاخو محطه الكبري ابا چندين ساله افجي او كيشا يا خطوطه كيشا سركيا كاربي التوليل دانينه والنقل داجينينه كيشا سركيا كاربي چارسريا كيشا كاربي يا سكتر دابشكرنه دا حتى يعني وكيد دو سيستمتين ان توب بو داون ان داون بو توب يعني حتى طول القاعده كنترول نكي سري تو هندي ميجاوات زياده كي ازبيجن فايده كي وصنابي لوما ما افدا خاص كري وبكتابه يتفرميجي اك هواكا راكرنا سرپیچیا السرانسری هرمی دست بکد و هی وکیا دانای و زبیجم دستگیت راگاند نجی هوا همیا گوله بو جناب پارزگار سلیمانیه یه هفلیر یه دوهو که حلبچه همیا خال وکریا خودان و نکه حمله که باشات تکرین کو ابخوا خلیق خوا یعنی اوا سرپیچیا یه راد کرد هر وصا اف کاربا رجا کا کاربه کو دورت 500 مگاوات کاربه اوا بردوام السليمانية الهافلير الجرميان الدهوك والرقم جيز بجم 106 السليمانية تقريبا 600 الهافلير حفتة الدهوك 25 الجرميان أواجي سببك هكا أواجي دي سمايت كينا كتاب تنبو حفظ جها كهرباء بردوام مينيد أوجي كيشكن خاصة خانة حكومي جرتي خانة بروجيت آوي مطارات خالد سنوري وكي إبراهيم خليل وحاج عمران وأفا بنقى مركزي جهة كارتة نشتماني تني اف حالته من افيديتري لازم جب يعني باريزغارت ما الجل تيمت ما تكنيكي افي كاربي هرچونه بالورزي زفصاني افا راكن هروسا آلياتك بيت دانان بو اف قرد كاربي السر هولاتيان چونكي يبويا رقمك تريليونك و107 مليار دينار فيغا في قرن يت وزارة كاربي الدف هولاتيان الجل يت حكمتي
پالپشتی کرنا دانانا پروژه پیور زیرک چونکی پروژه پیور زیرک از حس کم یعنی هنجی قنوات خواب پشتوانی ما همیا پک و اب پروژه کنه پروژه کی نشتیمانی هم همی خالب کنه خودان پروژه دانانا پیور زیرک که شاکاره به او دی چاره سر کرد و حتی هیوا هجی اب پروژه مریبو پشتی دست کاربونا و کابینه بالهیوا هشت جدیت و کو از خوی خو سر رای شول خوی بو من رئیس لجنه اوی پروژه جی نوکه صرف 80,000 پیور مشیوا هشت وره یه دانای بس آیا پروژه پیور زیرک چه بیل دف گلک دیار نبید چیه و ده چی که تو مبز چیه ایک اب پروژه زیرک ناهیلی زیده گاوی سر کاره بیت کرد چونکه هک زیده گاوی هات بیت کرنجی دبورد کاره بدای هات کرن وجه چبو حمامه چه سپلیت چه ام دوی پیوره ده عمودی وکن ند نام مال دا وی وقتی همی مزاختی توی دیت رکا پیوری راچم او ایک دو اف پیوری زیرک ناهیلید محاولت یدگرکا بسوشن چونکی میتریل سر محاوله جی وقتی گهشته نوت صده نوت و 5 صده ده اعازی داتا مشترکه سر و محاوله لمتشینه پیکت کو تحديدا كيف كانت امبيريه بنت خواري هر وصلنا اللي زيدا قافي يعني السر خط نقلي بيت وهر وصا ي محطه كهرباء جيبيت يا دي تري فايده وي دي تري شو عداد نايت مالا بتشيت خوينيد وجه هيك بخلاتي وخوانت هيك يعني وكي بيجن شاشيك تدا تشبو او ديما هيفي كليكا كده بيجي كمبيوتري دي فسولا هم يا طبعكت او خلاتي او جينامين يا باش يادي تري اوكو تحديدات دا تحديد ام كيف اخو يعني بيقى قال بحث جزء 16 امبير سليماني ام فلان جي اوا ام شيم كان 2 امبير ام شيم كان 16 امبير ام شيم كان 5 امبير اعازه تدي كيف اخو ده ام دي جرك كي دي بخدس نشان كان مثلا ام دي بيجن افروسيتي 3000 ميجا 3000 مالته دا 10 ميجاوات كهرباء بوتشن نو كام دي بيجن 12 يعني 10 ميجاوات كهرباء بد اوا اعازه کی ده نکوی وکری بید مثلا چون مال 40 امپیر زیاتر نبود وی حالتی اف ساعت ده زیاده بود ام ده دیسا یعنی امپریه پیچه کمت لکن کو غایت مجوی پروژه اوا ام 24 ساعت کاره بد ناف شبکه دا پیلن یعنی بابت مولیدا یعنی حتی حدا کی جه وکی بجن کیم وکن لو ما اف پروژه کی گلکی سرکتی یا دویجی اف بیوره همی دو اوپشنن تدوید پریپید تدوید پوست پید یعنی پریپید کیش که اوی پاره خوی مقدمه ده پوست پید اوی حالت وکی وگاوی طبیعی همی پشک دارید ما اوی ولا و سریچیا و گرا و فلان و جها و همی دبنه پریپید پاره خدا دی کارب هبی ندا کارب نابید ایدن اوی فایده کی ویدی تر پوست پید نخیر پوست پید اوی کو تعریفا وگاوی امکار پید کن اوی سه هیوا هک پشکدار ما حقی خوی کاره بیندا کاره باوی نایت برینو کیبل بیت جوه کرن ده کم بی چه بید 5 امپیری بومینن 3 امپیری بومین او جی بوچی چونکی گلش ما هم اوید الویره هم حاضر چه بید مالد ما الجهه کی دی سلیمانی الهولیر حلب چنزوا الکیجی تاتشتد مجمده ده هاین سلاجه ده هاین باشه ما کاره پشت بری چه بید او مصرف تکری همیچو لو ما امده چند امپیره که هیلن کو بس تنه سلاجه مجمده روناهیه که بسیط بومینید حتی خودان مال مراجعه دایره بکد پاره خواه ادا کرد یعنی اپ پروژه اشین بجمته پروژه که کشاکاره به درستی حل کرد یاش و همیجی فرتر او کرته دابش کرنه ما او داخواست کریجی الانجمنی 4/12 ام 3 پایلوتا چکن هر پارزگاه که نابینا 5 حتی 100,000 کو دنف کرتی تایبت توزیع ابتنی چونکی کشامه دابش کرنه دا کشامه و گواسنه و تولید دانینه و راضی بونا انجمنی جی سراته کنو هم حس کن هنجی و پارلمانتارن کردستان پشتوانیا ویبکن 6 هیوا ام مراقبه اوی پایلوتی بکن آیا نجاحتاوی چوبو فایدهوی چوبو خساراتیاوی چوبو هم دی دراسه کن هک هم سرکتی بون چونکی ما تقریبا 1,574,000 مشترکی تاین بلانه ام 150,000 او کی بجن 200,000 کا ام اوی عملیه لسر بکد برزان
جلك بحث لوستيت كهرباء طبعا لوستيت كهرباء ما نقولتنا نينن لوستيت كهرباء هندي شوان رين مايند ما أو خانة بونا سبب كو ما لوستيكين هندي جي فنينة تكنيكالن نون تكنيكالن أبد فني نبرة هشت حتى دوازده العالم همية أبيه هاي باشترين دولت سرياردي كوريا يجي هندي 6.8 بس يعني تو حساب که 12 13 اوه تکنیکاله یه دیتره اون اوید سرپیچی پیک هاتیه چکری وجا چه دکان بید چه بیرا آویل دا بید چه خانی بید و کارا با بری بس ایکش شروطت ما حتا تو که پشک داره خودی بجی تاپو یا خوابینه تاپو نینه دا بجنه ما نتهلا اوه الچارده 11 يعني بسوباسانا و ما رازيبونا انجمني وشار وزارة معني وزارة الضاد وزارة كشتوكال وزارة السامان السرشتي موافقة هاتا كرن وماوك ما يبودانا حتى يعني دوي ايك لازم اف بشك داره بين بيفرا جريدن هكذا دي اجراءات قالينا كرن طبعا افا اف بسياره مش جناب وزير سامان يعني شارواني كر وزراعي جي هوا چند زياده قابل سر ملكي هوا هنا باور كه هند الرقم قوتن يعني الديف حساباتها يعني تقريبا 16 صدي بس بوانجيتشي لو ما هكان بيجن 12 صدي يتكنيكال 16 او رين مار رينا داينما شنو كامل سر شولكن يدي تري تقريبا 12 16 كدمينن او جي بروجي بيفرد زيرك ام دي چارا سرياوي او جي دي تكرن برزان كمال اگر توزك تشري كيتو وقت ما زور كما برزان يعني وزارة كهرباء بروجي توي همي اونيت بودجه بيدبن بري نوكا حتى 2014 پنج بودجه بردست وزارت كهرباء هبون بودجه آسایی بو دهات كهرباء بو گشت پیدانا پاريزگه ها بو پترو دلار بو بودجه و برهنان وزارت بو نوکش و تنه بودجه آسایی ما اوجینی وک دهات كهرباء 8 صدي طبعا اوه بودجه بردست اف كارناي تكرن برزان يعني او محطة ما قوتين يعني الكيرينا دا هندك يعني نبيجن والله توليد هميال دهو كهفلير سليمانية نخير 1179 ميجاوات الكهرباء الدهو 2829 ميجاوات الهفلير و 2729 ميجاوات جي يل سليمانية هاي اف جدول دي تري اويل هيوا 11 ما ب 2969 ميجاوات كهرباء ما تنه 7 ساعات و 15 دقيقة كهرباء هات بو برين وحتى 15 هيفي سرو 21 ساعات كهرباء ما يداينا خلقي سرو 21 ساعات يد كهرباء ما يداينا خلقي ايا بوش بشتي 15 يا 15 هيفي اف ريجاكين و اف ساعات 21 هاتنا 15 معناه خواسته زياده خواستش كيفتت خواستش هولاتيتت يعني صرفيات السر كهرباء زياده بود الافيج الواهش روجي دي تريديسا ما الواهش روجا دا 3203 ميجاوات كهرباء براميناين ماشيه 11 ساعات و 13 دقيقه كهرباء معدل دنا هرمي و باريزگه جه هكا بيت فيت ام دي بيجن دوك 12 ساعات و 5 و 4 دقيقه بون اربيل 10 ساعات و 42 دقيقه بون گرمیان 6 ساعت و 16 دقیقه بون و سلیمانی 14 ساعت و چند دقیقه بون اوه بوچی وقت مگاوات زیاده من ساعت کم بون چونکی خواست یل سرکاره به زیاده تر لحاتی الفي جدول دي صار أبا ما ديار كري كو الحيوانة أف صالة چند بوينة چندش محطات ما أف برهمينانة چندش محطات ما حكومتي هاتينا تقريبا 409 ميجاوات أو بون دوكان در بندي خان 51 ميجاوات تصلوجة الجل خبات يدي تري يد مستثمر أبون أفيتاتين و ميجاوات جي ما ديار كرن كان ما داينكي الفي جدولي ديسا او ميجاوات بساعات هر باريزگاه كي رجا خويت هين
گرمیان 4.7 هتا نوکه 4.9 وەرگرتی یعنی ڕێژا خوا درستی و هەندێک زێدەتر سلێمانی 28.8 30.2 وەرگرتیش ڕێژا خوا و ئەربیل 41.9 وەرگرتی دهۆ 24 و نیوە 23 سەدە یا وەرگرتی یعنی دهۆک تنێ ڕێژاوەیە کێمتر بووە ئەو ژیژبەر ئەف خەتێک کۆتێتە ئەنجامدان نوکە يعني ام توقعات كان حتى يعني 25 هيفي تمام بي دوجي رجا خو ور بگرید بس اف جواب بوان کو اوید بجن پاریزگاه هک زیادترش پاریزگاه دیدت هر وصا حتى ام في رقمي هكا درستي جنايته گوتن سعر مولدي دا ديار بيت سعر مولدي دوغ نه 1500 بوينه السليمانية 8 وربع كابويا الهافلير 8 ونيفا بويا والجرميان 5 ونيفا بويا أو بخور رقمي تشوف داني الجهة كدي ديار بيت أو رقمي تيتا جوتن تشد بيت يعني وكي بيجن مبالغة ذهبي برزان هوا بحث دهاتی کرد طبعا دهات ما گل الرقم و گل شکلات نگوتن اوا حتی ایکی 11 ما 472 میلیارد و 472 میلیارد پوینت 4 ما ورگرتی نه 45 نه بدیتره دهات ما جورا و جورجی 3.1 یعنی حتی ایکی 11 ما 475 میلیارد پوینت 5 ید ورگرتین او رقمت کد بیجن اف پاره یعنی تنه ساک بوینه پاره کاش بوینه 13 صدش اوی پاره ساک بویه او نوی دوائر پاره خود دن بساکید دن و هر وصا یه مای 87 صدجی پاره کاش ما یوارگرتی اوه هکه مقارنه اوه رقمال گل یه پار 2018 289 میلیارد بون وگاوی بویا 475 میلیارد برزان اف پاره اوه مایی الکیره او قرد ما الکیره نو چنده قرد ما تریلیونک و 107 میلیارد قرد کاره بینه 788 میلیارد یل هولاتیان طبعا هولاتیان وكيات بيجم تجاريه يعني بيشازازيه مالانه اوه امي و 319 مليار جي اوه يل حكمته آیا اف قرا پتر کیرین الدهو کن هفليرن سليمانينه چلش صادج واقرا يل هفلير 38.9 يل سليمانيه 18.5 يل دهو 2.6 يل گرميان برزان ابخوا هکه ام بین کرته کاره به نکرته کی یکو و اسعارا او کو ام بیجن فایده کی تدا چونکی بلوک ای که کوش 1 کیلووات حتی 1000 کیلووات 79 صده ايش قيمتها يا كيلواتيه يعني هاولاتي هكا صد الصدي باري خال بردر مال بدات 21 الصدي دات حفته ونه الصدي دعم حكمته بو بلوكي دويه چلو حفت الصدي يعني هاولاتي دات وبو بلوكي 16 الصدي هروسا اف كهربات توزيع كرن آیا اوه همی بو مالات چید بو معاملات چید بو کی جهات چید 61.1 بو مالات چید 5.4 بو تجاری چید 24.7 بو پیش سازی 2 صده بو کشتوکالی 5.8 بو میری چید والله داتا هر اوز بجم جنابی زور سپاس بارزان تکایە کاگالی ئێستا تکاتان ویستە بە مەجالمان بەنێمەش قسەی خۆمانکەن بەڕێزان زۆر سپاس بۆ بەڕێز وەزیری کارەبا دەستخۆشی لێ یەکەین بەڕێزان ئێمە لە دەستەی سەرۆکایەتی پێمان باش لەبەرەوەی بابەتێکی هەستیار و گرنگە و پەیوەندی بە ژیانی تێکڕای وڵاتیانی خەڵکی کوردستان هەیە و سەرجەم پەرلەمانتەرانی بەڕێزیش پێویستە وردەکاری ئەم راپۆرتەی بەڕێز جەنابی وەزیر ئاگادار بن بۆی بتوانین بە دوواداچوونی بۆ بکەین بۆ ئێمە وەکو دەستەی سەرۆکایەتی داوای لێ یەکەین دوای بەڕێکاری پەیڕەوی ئەو راپۆرتە بۆ لە ڕێی ئەنجومەنی وەزیران و بۆ پەرلەمانی کوردستان بنێرێ تا ئاراستەی لیژنەی تایبەتمەندی بکەین
هەر پەرلەمانتارێکی بەڕێزیش دواتر لە حتا داواشی لێکەین بەپێی کاتەکانی خۆتان و لیژنەش بێت لە کۆبوونەوەیەکی لیژنە بەشدار بێت بۆ ڕوونکردنەوەی ئەو راپۆرتەی کە هەیەی و ئەو کات هەر بەڕێزێک هەر پەرلەمانتارێک هەر پرسیارێکی هەیە بەڕێکاری پەیڕەوێتوانێت لە کۆبوونەوەی لیژنە ئاراستەی بەڕێزی بکات یان دواتر بەڕێکاری پەیڕەوی لە ڕێنجومەنی وەزیران و پرسیارەکان بدەین و داواتان لە یەکەین لە کاتی خۆیان وەڵامی و پرسیارانش بنەوە بەڕێزانێمە لەبەرەوەی دانیشتنەکەمان درێژە ئەکێشێ لەبەرەوەی گفتوگۆ لەسەر راپۆرتی هاوبەش هەیە و نزیکەی 15-16 پەرلەمانتاری بەڕێزیش ناویان نووسی بوو دوایم ڕوونکردنەوەی بەڕێز وەزیری کارەبا ئێمە داوای لێکەین ئەو راپۆرتەمان بۆ بنێرێت وە لە دەرفەتێکی گونجاویش ئابەشداری لە کۆبوونەوەیەکی لیژنەی تایبەتمەند بکە بۆیە داوای لێبوردن لە تێکرایە پەرلەمانتارە بەڕێزان کە ناتوانانی وەریگرین دانیشتنەکە لەگرین بۆ ماوەی نیو سەعات دانیشتەکە لەگرین بۆ ماوەی نیو سەعات دوای دەست پێکەنەوە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو بەرگانەی کە ماون